یەکێتی نابینانی کوردستان مەڵبەندی گشتی سلێمانی بەرواری 3 2007 پەرتووخانەی دەریای دەنگی پەرتووکی سەرچاوەکانی زانایی و نەزانی لە نووسینی کارڵ پۆپەر وەرگێڕانی ناسری سەڵاحی چاپخانەی شڤان ژمارەی سپاردنی 121 ساڵی 2004 وەزارەتی ڕۆشنبیری پێدراوە. ئەم کتێبە لە فارسیە وەرگیراوە بە ناوی سەرچەشمەهای دانایی و نادانی. تەرجەمە عەباسی باقری، چاپی دووەم 1379 تهران تشرین نەشرینەی خیابانی فاگسی. لە خوێندنەوەی جیهاد و ئامادەکردنی ئاوا. سەرچاوەکانی زانایی و نەزانی. لەوە دەترسم کە ناونیشانی وتارەکەم بۆ هزری ڕەخنەگرەکان هەژێنەر بێت. بەڕاستی ئەگەر سەرچاوەکانی زانایی واتە ناسین گرفتێک دروست ناکات و لەمەڕ سەرچاوەکانی هەڵەشەر وایە. ئەوە سەبارەت بە سەرچاوەکانی نەزانی مەسەلەکە تەواو بە شێوەیەکی دیکەیە. نەزانی مەسەلەیەکی سلبیە، نەبوونی ناسینە. چۆن دەکرێ بۆ نەبوون بە سەرچاوەیەک قایل بین؟ تێبینی؟ دیکارت و سپینۆزا لەوەش واوە ترسون و پێیان لەسەرەوە داگرتووە کە نەک تەنیا نەزانی بەڵکووەڵە جۆرێکە لە نەبوونی بێبەشیەک لە ناسین کە تەنانەت زیان بە بەکارهێنانی دروستی ئازادی دەگەێنێ. تێبینیەکە تەواو. کاتێک ناونیشانی هەڵبژێراوی وتارەکەم بە یەکێک لە هاوڕێکانم وت، ئەویش هەر ئەو ڕخنەیی گرت. لە وەڵامی ئەودا بە پەلەو بێ بیرکردنەوە کارەکەی خۆم بەم شێوەیە پاساودا کە مەبەستێک لە پشتەم ناونیشانەوە هەیە. و بۆم ڕوون کردەوە کە ئەو مەبەستە ڕاکێشانی سەرنجی بیسەرانە بۆ لای هەندێک لەو ڕێبازە فەلسەفیانەی کە هەرگیز قسە و باسێکیان لێوە ناکرێت. بۆ نمونە جگە لەو ڕێبازی کە لەسەر بنەمای تایبەتمەندی ئاشکرابوونی ڕاستیە بە تایبەت تێڕوانینی پیلان بۆ نەزانیم شی کردوتەوە کە نەزانی نەک وەک نەبوونێکی سادی زانایی بەڵکو وەک دروستکرا و سەر یەکخراوی هێزە ترسناکەکانی سەرچاوەی دەستێوەردانە ناپاک و پیسەکان دەناسێ کە دەروونمان پیس و ئالوودە دەکەن و بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا ئێمە بۆ وەستانەوە لە بەرامبەر زاناییدا ڕادێنن. ناکرێ بڵێم ڕوونکردنەوەکانم گومانەکانی دۆستەکەمی ڕەواندەوە، بەڵکو بێدەنگی کرد. ئێوە ئامادەبووان بارودۆخێکی جیاوازتان هەیە چونکە بۆ ڕێزدانان بۆ ئەو ڕێسایانەی بەسەر ئەم کۆبوونەوەیدا زاڵە بێدەنگی دەپارێزن. کەواتە دەبێ هیوادار بم کە لە ئێستادا وەک پێویست دڕدۆنگیەکانی ئێوەم نەهێشتووە و دەتوانم سەرەتای قسەکانم بۆ ئەو ناونیشانانەی بەرامبەر واتە بۆ بنەماکانی زانایی تەرخانکەم، نەک بنەماکانی نەزانی هەڵبە تەرخێرا باسی سەرچاوەکانی نەزانی و ڕێبازی داڕێژا و لەسەر بنەمای پیلانگێڕی لە دژی زاناییش دەکەم. ئەو مەسلەی کە دەمەوێت دووبارە لە موتارەدا باسی کەم نەک تەنیا بەو مەبەستەی کە سەر لە نوێ لێی بکۆڵمەوە بەڵکو بەو هیوایی چارەسەری کەم. ڕەنگ بێ تەنیا لایەنێک بێ لە مشتومڕی مێژووی نێوان قوتابخانەی فەلسەفی بەریتانی و قوتابخانەی کشوەری قاڕەیی ئەوروپا کە بریتیە لە دژایەتی نێوان ئەزموونگەری کلاسیکی بیکۆن، لاک، بارکلی، هیۆم، ستیوارت میل و هەروەها عەقڵانیەت و هزرگەرایی کلاسیکی دیکارت، سپینۆزا و لایبنز. تێبینی؟ بیکۆن 1626 بۆ 1561 بە پێچەوانە و نووسویانە فەیلسوف و نووسەری ئینگلیز. جۆن لوک 1632 بۆ 1704 فەیلسوفی ئینگلیزی. جۆرج بارکلی 1707 بۆ 1726 فەیلسوفی ئێرلەندی. دەیڤید هیوم 1711 بۆ 1776 فەیلسوف و مێژوونووسی ئینگلیزی. جۆن ستیوارت میل 1806 بۆ 1872 فەیلسوف و ئابووری ناسی ئینگلیزی. دیکارت 1596 بۆ 1650 فەیلسوف و ماتماتیک ناسی فەڕەنسی. سپینۆزا 1632 بۆ 1677
فەیلسوفی هۆڵەندی، لای 5660 فەیلسوف و ماتماتیکی ناسی ئەڵمانی. تێبینیەکان تەواو. لەو ڕوبەڕووبوونەوەیەدا قوتابخانەی بەریتانی پشتیوانی لەم ڕوانگەیە دەکرد کە بنەمای سەرەکی هەموو ناسینێک دیتنە واتە سەیرکردنە. لە کاتێکدا کە قوتابخانەی کیشوەری لەو بڕوایەدا بوو کە ڕوانگەی ئەقڵگەراییانەی ئەندێشە ڕۆشن و دیارەکان ئەم بنەمایە پێکدێنن. زۆرێک لەو مەسەلانەی لەم ڕوبەڕووبوونەوەیەدا جێگەی باسن، هەنوو کەش کاریگەری خۆیان هەرماوە، نەک تەنیا ئەزموونگەری کە ئێستاش لە بەریتانیا فەلسەفەی زاڵە و وڵاتە یەکگرتووەکانیشی گرتووەتەوە، بەڵکو تەنانەت هەموو ئەوروپاش ئیدی زۆرتر ئەم ڕێبازیان وەک تیۆری ڕاستەقینەی ناسینی زانستیانە وەرگرتووە. بەداخەوە زرگەری دیکارتی زۆرجار شکلی گۆڕیوە و وەک یەکێک لە جۆرەکانی تازەکانی تیۆرە نائەقڵیەکانی لێهاتووە. لێرەدا هەوڵ دەدەم دەری خەم کە جیاوازیەکانی نێوان قوتابخانەی ئەزموونگەرایی و هزرگەرایی لە چاو ئەو یەکچوونانەی لە نێوانیاندا دەبینرێ بایەخێکی کەمتریان هەیە، و هەروەها دەمەوێت دەری خەم کە هەردووکیان بە هەڵەداچوون لە ڕاستیدا ئەمە هەڵوێستی منە. هەرچەند بۆ خۆم بە شێوەیەکی تایبەت ئەزموونگەرا و هزرگەرام بە بڕوای من گەرچی بینین و هزر واتە عەقڵ هەر کامیان بێ ڕۆڵێکی گرنگ ببینن، بەڵام کارکردەکانیان جیاوازە لەو شتەی کە ناودارانی کلاسیکی ئەم قوتابخانانە دیاریان کردووە. تێدەکۆشم هەتا بە تایبەتی ئەوە دەرخەم کە ناتوانرێ نەهزر و نەبینین هیچ کامیان بەتەنیا وەکەوەی کە ئێستا وتراوە بە سەرچاوەی ناسین بزارێ. ئەم مەسەلەیە لە مەسەلەکانی ناسین یا ئەپستمۆلۆژی واتە ئەو هەرێمەیە کە بە ئەبستراکترین، ئاڵۆزترین و بێبەرهەمترین فەلسەفەی ڕوود بەناوبانگە. بۆ وێنە هیوم کە لە مامۆستایانی ئەم بوارەیە پێشبینی کردبوو کە بەوەی تایبەتمەندی ئەبستراکتیەت و لە هزر بەدەربوون و بابەتی نەبوونی ئاکامەکانی ئەبستمۆلۆژی هیچ خوێنەرێک زیاد لە کاتژمێرێک تەحەمولی ئەنجامگیریەکانی ناکات و بایەخیشیان پێنادات. کانت بە زۆرێکی دیکە دەڕوانێتە مەسەلەکە. کانت لەو بڕوایەدا بوو کە پرسیاری دەتوانم چی بزانم یەکێکە لەو سێ پرسیارە سەرەکیەی کە مرۆڤ توانیوێتی بپرسێ. ڕاسڵ لەگەڵ ئەوەدا کە لە ڕووی گیانی فەلسەفیەوە زۆرتر لە هیومەوە نزیکە، بەڵام لەم بوارەدا لایەنگیری لە کانت کردووە. بە بڕوای من ڕاسڵ ڕاست دەکا کە پێی وایە ئەپستمۆلۆژیا لە زانستەکان و ئاکار و تەنانەت لە سیاسەتدا ئاکامگەلێکی پراکتیکی پڕکاریگەری هەیە. ڕاسڵ دەڵێ ڕێژەیبوونی ئەپستمۆلۆژی یان ئەم ڕوانگەیی کە هیچ ڕاستیەکی بابەتی بوونی نییە، ڕێک وە کردارگەرایی واتە پراگماتیزمی ئەپستمۆلۆژیانە، واتە ئەم ڕوانگەیی کە ڕاستی واتە بە سوودبوون پەیوەندیەکی نزیکی لەگەڵ دەسەڵاتخوازی و چەمکەکانی پاوانخوازە تۆتالیتاردا هەیە. بێگومان بۆچوونەکانی ڕاسڵ ڕوبەڕووی دژایەتی بۆتەوە. بەم دوایانە تاقمێک فەیلسوف خەریکی لێکۆڵینەوەن لە مەسەلەی ناکارامەیی سەرجەمی فەلسەفە ڕەسەنەکان. هەر بۆیە دەکرێ بڵین هەر ئەم حکمیان بۆ تیۆری ناسینیش دەرکردووە. لە ڕوانگەی ئەواندا فەلسەفە بەوە هێمان نێوەڕۆکیەوە ناتوانێت ئاکامگەلێکی گرنگی هەبێ، هەر بۆیەش ناشێ کاریگەری لەسەر زانستەکان و سیاسەتدانێ. بەڵام من لەو بڕوایەدا بیرۆکەکان مەترسیان هەیە، دەسەڵاتیان هەیە و جاری واشەیە ڕووی داوە کە فەیلسوفەکان پێکهێنەری ئەمە بوون. گەرچی گومان لەوە دانیە کە ڕاستیەکان هیچ اعتیبارێکیان بۆ تیۆری نوێی ناکارامەبوونی بنچینەی فەلسەفە نەهێشتووەتەوە. لە ڕاستیدا مەسەلەکە زۆر سادەیە. بیر و ئازادی خوازەکان بڕوا بە شیاوی کۆمەلگایەک لەسەر نەمای مافدادپەروەری یەکسان بۆ هەمووان مافە بنچینەیەکان و بیری کۆمەلگای ئازاد دەتوانن بە بێگرێ درێژەیان هەبێ. ئەگەر ئەوە قبوڵ بکەین، دادوەرەکان بێبەری نین لە هەڵە و ئەم مەترسیە لە ئارادایە کە سەبارەت بە ڕاستیەکان بە هەڵەدا بچن و قایر بین بەوەی کە لە لێکۆڵینەوەی دادوەریدا هەرگیز بەکردەوە و بە شێوەیەکی تەواو دادپەروەری ڕەها بەڕێوە ناچێت. بەڵام ئەو ئەپستمۆلۆژیایی ئێمە پێی قایلین ئەوەمان فێر دەکا کە ڕاستی بابەتی نەک تەنیا لە بوارێکی تایبەتدا بەڵکو لە هەموو مەسەلەکاندا بوونی نییە، وەلەو باوەڕەدایە کە دادوەر ناتوانێت دەربارەی ڕاستیەکان تووشی هەڵە بێت، چونکە لەم بوارەدا هەروەک چۆن ناتوانی حەقی بێت ناتوانێت هەڵەش بکات.
لەم حاڵەتەدا ئیتر وەفاداربوونمان بەو بڕوایی کە دەکرێت سیستەمێک لەسەر نەمای ماف و دادپەروەری و ئازادی بێتە ئاراوە مەیسەر نابێت. ئەو بزوتنەوە ڕزگاری خوازە گرنگەی کە لەگەڵ ڕێنیسانسدا دەستی پێکرد و بە تێپەڕین بە قۆناغەکانی چاکسازی واتە ڕیفۆرمی دینی، شەڕە ئاینیەکان و بەرخودانە شۆڕگێڕیەکان بووە هۆی دروستبوونی کۆمەلگا ئازادەکان. کەنەتەوە ئینگلیزی زمانەکان لەو ئیمتیازە بەهرەمەندن، بە تەواوی سەرچاوەی گرتووە لە گەشتبینیەکی ئەپیستمۆلۆژیانەی بێوێنە کە تێڕوانینێکی لە ڕادەبەدەر گەشتبینانەیە بۆ لێهاتووی مرۆڤ لە دیاریکردنی حەقیقەت و وەدەسێنانی زاناییدا. بنەمای ئەم تێڕوانینە گەشتبینانە نوێیە لە مەڕشیاوی زانایی تیۆری تایبەتمەندی ئاشکرابوونی حەقیقەتە. دەشێت ڕاستی شاراوە بێت بەڵام دەکرێت ئاشکرا بکرێت. ئەگەر خۆی دەرنەکەوێ ئێمە دەتوانین ئاشکرای کەین. بێگومان پەردە هەڵماڵین لەسەر ڕاستی کارێکی وا ئاسان نییە، بەڵام ئەو کاتێک کە ڕاستی بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا دەرکەوت ئێمە دەتوانین بیبینین و لە ناڕاستی جیای بکەینەوە و بزانین لە ڕاستیدا حەقیقەتە. لە ژێرئاڵای ئەم ئەپیستمۆلۆژیا گەشتبینانەیەدا کە نوێنەرە سەرکیەکانی بیکۆن و دیکاربوون، زانست و تێکنۆلۆژیای تازە لەدایک بوو. ئەم دوانە فێریان کردین کە هەرگیز بۆ سەرچاوەیەکی دەسەڵات لە بواری حەقیقەتدا جێگەیەک نەبووە، چونکە سەرچاوەکانی ناسین لە تاکتاکی ئێمەدایە. جاچێ لە توانای تێگەیشتنی ئێمەدا بێت کە بینینی ورد واتە دەقیقی سروشت مسۆگەردەکە، چێ لە بینین و ئاشکراکردنی زەین واتە زەینی ئێمەدا بێ کە بۆ جیاکردنەوەی ڕاستی لە ناڕاستی بەکاردێ. هەر بیرێکیش کە مێشک زانیاریەکی ڕوون و ئاشکرای لەسەری نەبێ وەری ناگرێ. مرۆڤ توانای ناسینی هەیە کەواتە دەتوانێت ئازاد بێ. ئەم فۆرمۆڵە دەربڕی ئەو پەیوەندیە کە گەشتبینی ئەپیستمۆلۆژیا و چەمکە ئازادی خوازیەکان پێکەوە گرێ دەدا. پێچەوانەی ئەم پەیوەندیەشەیە بێمتمانەیی بە توانای هزر، بێمتمانەیی بە لێوەشایەوەیی مرۆڤ لە جیاکردنەوەی حەقیقەت. تا ڕادەیەک بەردەوام لەگەڵ بێمتمانەیی بە مرۆڤ ئاوێتێ. بەم جۆرە بە درێژایی مێژوو گەشتبینی ئەپیستمۆلۆژیانە هەمیشە لە تەکەوتیۆرەدا شەریک بووە کە سەرلێشێواوی مرۆڤ ڕادەگەێنێ و خوازیاری پێکهێنانی چەندین نەریتی بەهێز و پشتیوانیکردنی هێزێکی بەتوانایە کە بتوانێت مرۆڤ لە نەزانی و بێڕەوشتی ڕزگار بکە. پاژی لێکۆڵیاری مەزن لە ڕۆمانی برایانی کارامازۆف لە نووسینی دێستۆفسکی بە شێوەیەکی بەرچاو ئەم تیۆرە دەسەڵاتخوازیە وێنادەکا و ئەو بەرپرسیاری کە لە ئەستووی سەرچاوەکانی دەسەڵاتە پیشان دەدات. بێگومان لە مناغەوە لە نێوان ڕەشبینی و گەشتبینی ئەپیستمۆلۆژیانەدا هەمان ئەو جیاوازی هەیە کە لە بواری تیۆری ناسیندا نەریتخوازی و هزرگەرایی لە یەکتر جیا دەکاتەوە. من ئەم زاراوەی دوایی واتە هزرگەرایی بە واتایەکی بەربڵاوتر بەکاری دێنم کە خاڵی بەرامبەری ناهزرگەراییە و هەردوو هزرگەرایی دیکارتی و ئەزمونگەرایی لە خۆ دەگرێت. لە ڕاستیدا دەکرێت نەریتخوازی بەو ئەندێشێ بزانین کە لە نەبوونی ڕاستیەکی بابەتی کە لە ناڕاستی جیا بکرێتەوە و دەبێت لە نێوان ئەم دوو حاڵەتە واتە قبوڵکردنی باڵادەستی نەریت یان تەحەمولی ئاڵۆزی و پەشێوی یەکێکیان هەڵبژێرین. لە کاتێکدا بە دڵنیاییەوە هەمیشە هزرگەرایی خوازیاری ئەوە بووە زانستی ئەزموونی و هزر مافی ڕەخنەگرتن و قبوڵ نەکردنی نەریتەکان و سەرچاوەکانی دەسەڵاتداریان هەبێت، چونکە ئەوانە نەریتەکان و سەرچاوەکانی دەسەڵاتداری لە نەزانیەکی سادە و ڕوت پێش داوەریەکان یا ڕێکەوت و ڕووداوەکان سەرچاوە دەگرن. داخۆ بوارێکی تاوڕادەیە ئەبستراکتی وەک ئەپیستمۆلۆژیەکی بێخەوش کە هێندە بێخەوش نەبێت وەک بیری لێ دەکرێتەوە و ئەرەستۆ بەم جۆرە بیری دەکردەوە و بە پێچەوانەوە ئەنگێزە و سەرچاوەی نەستی ئەو ئەندێشانەی کە ڕایدەگەێنێت تا ڕادەیەکی زۆر ئاواتە سیاسی و مەیلە دڵخوازەکان بێت. کێشە دروست دەکات و دەبێ ئاگادارکردنەوەیەک بێ بۆ ئەپیستمۆلۆژیمان. ئەو لەم پەیوەندیەدا دەتوانێت چی بکات؟ من خۆم وەک ئەپیستمۆلۆژیست تەنیا خولیایەکم هەیە، ئەویش دۆزینەوەی ڕاستیە لەو مەسەلانەدا کە ئەپیستمۆلۆژیا دەیانێنێتە گۆڕێ و هاتنەوە و یا نەهاتنەوەی ئەو ڕاستیە لەگەڵ بیرە سیاسیەکانی مندا. بەڵام ئایا ئەو مەترسیە لە ئارادانیە کە چاوەڕوانیەکان و ڕوانگە سیاسیەکان بێەوەی ئاگام لێ بێت کارم تێ بکەن؟ ئاشکرایە من تەنیا ئەزمونگەرا و قڵگەراییەکی تایبەت نیم، بەڵکو لە مانکادا لیبراڵ بەواتە ئینگلیزیەکەی شیم
بەڵام ڕێک لە بەرەوەی لیبراڵم وا بیر دەکەمەوە کە کەمتر شتێک بۆ لیبراڵێک لەوە گرنگترە کە ڕوانگە جۆراوجۆرەکانی سەرچاوەگرت و لە بیری لیبراڵی بخاتە ژێر تاقیکردنەوەیەکی ڕەخنەگرانەی قوڵ. من بە ئەنجامدانی تاقیکردنەوەیەکی لەم چەشنە ڕۆڵی بڕێک لە تیۆرە ئەپستمۆلۆژیەکان لە پەرسەندنی ئەندێشەی لیبراڵ و بەتایبەت شێوازە جۆراوجۆرەکانی دەرکەوتنی گەشتبینی ئەپستمۆلۆژیانەم ئاشکرا کرد. پێویست بوو وەک ئەپستمۆلۆژیستێ ئەوە قبوڵ بکەم کە ئەو تیۆرانە بە پەسەند نەزانم و ڕەتیام کەمەوە. ئەم ئەزموونە دەتوانێت دەری بخات کە خولیاکان و چاوەڕوانەکانی ئێمە وەک پێویست ئاشکراکەری ئەو ئاکامانە نین کە دروستیان دەکەین. باشترین شێواز بۆ گەڕان بە دوای ڕاستیدا ڕەنگە ئەوە بێت کە بەر لە هەموو شتێک ئازیزترین بیرروڕاکانی خۆمان دەینە بەڕەخنە. پێدەچێت کەسانێک ئەم گەڵاڵەیە بە شتێکی فێڵاوی بزانن، بەڵام بۆ ئەو کەسانی کە خوازیاری دۆزینەوەی ڕاستین و باکیان لێی نییە بەو شێوەیە نابێت. تاقیکردنەوەی ناوەڕۆکی ئەپستمۆلۆژیای گەشتبینانەی بڕێک لە بیر و هزرە لیبراڵیەکان کۆمەڵێک تیۆری بۆ ئاشکرا کردم کە ئەگەرچی زۆرتر بە شێوەی پاڵەکی وەرگیراوە، بەڵام ئەوەندەی من بزانم هیچ کات ڕاشکاوانە نەدراوەتە بەرباس و لێکۆڵینەوە و تەنانەت فەیلسوفەکان یا مێژووناسانیش سەرنجیان نەداوەتێ. سەرەکیترینی ئەم تیۆرانە هەمان تیۆری تایبەتمەندی ڕۆشنی حەقیقەتە کە پێشتر باسمان لێوە کرد و سەیرترینیان کە لە پەرسەندنی سەرسوڕهێنەرانەی یەکەمیان سەرچاوی گرتووە تیۆری پیلان بۆ نەزانیە. مەبەستم لە تایبەتمەندی ڕۆشنی حەقیقەت وەک دەزانن ئەم تێگەیشتنە گەشتبینانەیە کە هەر کات ڕاستی بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا دەرکەوێ دەتوانرێت وەک حەقیقەت بناسێ. بەم پێیە گەر ڕاستی لە خۆی ئاشکرا نەبێ ئەوەندە بەسە کە ئێمە ئاشکرای بکەین. ئەوە بە دوابوار بۆ هیچ قسە و باسێک نامێنێتەوە. چاو بۆ بینینی ڕاستی، هزریش بۆ توێژینەوەی ڕاستی بە ئێمە دراوە. ئەم تیۆرە بنەمای وانەکانی دیکارت و بیکۆنە. گەشتبینی ئەپستمۆلۆژیانەی دیکارت لەسەر بنەمای تیۆری حەقیقەتی خوایی کە بنەمای سەرەکیەتی دامەزراوە. ئەوەی کە ئێمە بە ڕوونی و ئاشکراییەکی ڕاستیەوە تێی دەگەین بێگومان دەبێ حەقیقەتی هەبێ، چونکە ئەگەر بە پێچەوانەی ئەمەوە بێت ئەوە خوا ئێمەی فریو داوە. بەم پێیەوە حەقیقەتی خواییەکە دەبێتەوەی ئاشکرابوونی ڕاستی. بیکۆنیش تیۆرێکی لەو شێوەیە هەیە کاویش تیۆری حەقیقەتی سروشتیە. سروشت کتێبێکی کراوەیە، هەر کەسێک بە بیرێکی پاکە و بیخوێنێتەوە تووشی هەڵە نابێت و تەنیا ئەو کاتە هەڵە دەکات کە مێشکی ئاخرا بێت بە حکومە پێشوەخت دراوەکانەوە. ئەو مەسلەی دوای دەری دەخا کە تایبەتمەندی ڕۆشنی حەقیقەت لە پێویستی سەرنجدان لە هەڵەدا خۆی دەبینێتەوە. ناسین واتە بوونی حەقیقەتی پێویستی بە ڕوونکردنەوە نییە، بەڵام ئەیچۆنە لەگەڵ ئاشکرابوونی ڕاستیشدا مرۆڤ تووشی هەڵە دەبێت. دەبێت بە دوای هۆکاری ئەم مەسەلەیە لە تاوانی خۆ بە دوورگرتنمان لە بینینی ڕاستی ڕووندا بگەڕین، یان لە حکومدانە پێشوەختەکاندا کە فێرکاریەکان و نەریتەکان لە مێشی ئێمەدا چاندویانە. ڕەنگە نەزانی کاری ئەو هێزانە بێت کە پیلانیان داڕشتووە بۆ ڕاگرتنی ئێمە لە نەزانیدا و بۆ گەنکردنی مێشمان بۆی چەپاندنی ناڕاستی لە ناویدا و هەروەها بۆ کوێرکردنی ئێمە لە ئاست حەقیقەتی ڕووندا. کەواتە ئەم حکومدانە پێشوەختانە و هێزەنەیارەکانی ئێمە سەر چاوەکانی نەزانین. خوێندنەوەی مارکسیانی تیۆری پیلان بۆ نەزانی زۆر ناسراوە. ئەویش پیلانەکانی بڵاوکراوە سەرمایەداریەکانن کە حەقیقەت ئاوەژوو دەکەنەوە و هەڵاوێردی دەکەن هەتا ئایدیۆلۆژیای ڕاست لە مێشکی کرێکاراندا جێبخەن. بێگومان بە گوێرەی ئەم تیۆرە لە نێو ئایدیۆلۆژیا ناڕاستەکاندا ڕێبازە ئاینیەکان شوێنێکی بەرچاویان هەیە. سەیر ئەوەیە کە تێدەگەین ئەم تیۆرە چەند بێبناغەیە سیمای قەشەی فێڵباز و گومڕا کە خەڵک لە نەزانیدا ڕادەگرێت نمونەیەکی بەرچاوی سەدەی هەژدەیە. ئەگەر هەڵەش نەکەم یەکێک لە ناونیشانەکانی بیری لیبرالی بوو. بنەمای ئەم سیمایە شێوە بیرکردنەوەی ئاینی پرۆتستانتی لەسەر فێڵبازیەکانی کڵێسای کاسۆلیکی و هەروە لە ئەندێشەکانی ئەو مولحیدانەدا بوو کە ڕوانگەیەکی لەو شێوەیان لەمەڕ کڵێسای ئینگلیزی هەبوو. بڕوایەکی ئاواسەیر بەبوونی فێڵ و تەڵەکەیەک تا ڕادەیەک دەرەنجامی ناچاری بیرکردنەوەیەکی گەشتبینانەیە لەسەر بنەمای ئەم لافلێدانە کە ئەگەر بوارێکی لەبار بۆ حەقیقەت بڕەخسێ حەق و
بە پێڕەوی لەو حەقیقەت چاکە سەر دەکەوێت. با حەق و ناحەق واتە ڕاست و ناڕاست ڕوبەڕوو ببنەوە. ئایا قەت بینراوە کە حەقیقەت لە ڕوبەڕووبوونەوەیەکی تەواو دادپەروەرانەدا ژێر بکەوێت؟ بە گوێرەی ئەمە هەر کات حەقیقەتی میلتۆنی شکستی خوارد بە ناچار دەبێ بڵین مامەڵەکردن لەگەڵ ئەو حەقیقەتەدا ناڕەوا و بێبەزەیانە بووە. کەواتە گەر حەقیقەت کە ڕوون واشکرایە براوە نەبێ، ڕۆشنە کە هێزە چەپەڵەکان پاشەکشەیان پێ کردووە. بەم پێ ئاشکرایە کاتێک کە نەرمونیانی لە باوەڕێکی گەشبینانە بە سەرکەوتنی حەقیقەتەوە سەرچاوی گرت بێ، بنەمایەکی پتەوی نییە و دەتوانێت بێتە تیۆری پیلان کە ئەستەمە لەگەڵ نەرم و نیانیدا بێتەوە. من لافی ئەوە لێ نادەم کە تیۆری پیلان ڕێژی قەت هەڵگری کەمەکێک لە ڕاستی نەبووە، بەڵام لەو بڕوایەدام کە بەشی زۆری ئەو تیۆرە ئەفسانەیە و تیۆری تایبەتمەندی ڕۆشنی حەقیقەتیش کە سەرچاوەی تیۆری پیلان ڕێژیە وەها ڕەوشێکی هەیە. لە ڕاستیدا حەقیقەت وا بە ئاسانی بەدەست نایەت، تەنانەت دوایەوەی کە بەدەستیشا دەتوانێت بە ئاسانی لە کیس بچێت. هەندێک جار فرت و فێڵ لە ئارادابێ یانە بێت، بیر و بڕوا ناڕاستەکان دەتوانن بەبێ سەرنجدان لە تەواوی ئاکام ئازموونیەکان بە شێوەیەکی سەرسوڵهێنەرانە چەندین سەدە بەردەوام بن. مێژووی زانستەکان بە تایبەت زانستی پزیشکی پڕە لە نمونەی بەرچاوی لەو جۆرە و بە شێوەیەکی گشتی تیۆری پیلان خۆی دەرخەری ئەوە. مەبەستم ئەندێشەیەکی هەڵەیە کە بەپێی ئەو تەواوی ڕووداوە خراپەکان لە ئیرادەی نەکبەتی هێزێکی چەپەڵەوە سەرچاوی گرتووە. زۆرە جیاوازەکانی ئەم شێوەیە بیرکردنەوەیە یا ئەم شێوە بیرکردنەوەیە توانیوێتی تا ئەم ڕۆژ درێژە بەمانەوەی خۆی بدات. بەم جۆرە ئەبستمۆلۆژیای گەشبینانەی بیکۆن و دیکارت ناتوانێت ڕاست بێت، بەڵام ئەوەی کە لە مێژووی ئەم ئەندێشەیەدا سەرسوڕهێنەرە ئەوەیە کە بێگومان ئەم ئەبستمۆلۆژیا ناڕاستە سەرچاوەی سەرەکی شۆڕشێکی هزی و ئاکاری بێوێ نەبوو. ئەم شێوە بیرکردنەوەیە مرۆڤەکانی هاندا خۆیان بیر بکەنەوە، بەوە هیواداریکردن کە دەتوانن بە یارمەتی زانایی خۆیان و خەڵکی تر لە دیلەتی وەژاری ڕزگار بکەن. هەرە ئەندێشەیە بوو کە مناغەی زانستە نوێیەکانی دامەزران بووە هاندەری خەبات لە دژی پشکنین واتە سانسۆر و سەرکوتکردنی ئازادی بیر و باوەڕ. بنەمای خود وشیاری جیاواز لەگەڵ کۆمەڵ و تاگەرایی بوو، هەروەها نێوەڕۆکێکی تازەی بە پلەپایی کەسایەتی مرۆڤ بەخشی. لەم ئەندێشەیەوە ویستی ڕۆشنگەریە جیهانیەکان و مەیلی نوێ بەرەو کۆمەڵگەی ئازاد هاتە ئاراوە و لەدایک بوو. ئەم ئەندێشەیە بووە هۆی ئەوەی کە مرۆڤەکان لە ئاستخۆیان و کەسانی تردا هەست بە بەرپرسیارەتی بکەن، نەکەر ویست و ئیرادەی چاکردنی چارەنووسی خۆیان، بەڵکو ویستی باشکردنی چارەنووسی ڕەگەزی مرۆڤیشی تیا پێکێنان، و ئەمە جۆرێکە لەو ئەندێشانەی کە خۆی لە کەم و کوڕی بێبەری نییە، بەڵام چەندین ئەندێشەی ڕەوا لەوانەوە هاتوۆتە ئاراوە. بەڵام ئەم ئەبستمۆلۆژیا ناڕاستە چەندین ئاکامی ترسناکیشی هەبووە. ئەو ڕوانگەی کە تایبەتمەندی ڕۆشنی حەقیقەت قبوڵ دەکا بۆ هەموو کەسێکی بەڕوون دەزانێ، بەو مەرجەی کەسەکە خۆی بێوێ. تا ڕادەیەک بناغەیەکە بۆ تەواوی جۆرەکانی دەمارگیری، چونکە بەو پێیە تەنیا خراپە زۆر چەپەڵەکان دەتوانن هاندەری ئەوە بن کە مرۆڤ نەیەوێ حەقیقەتی ڕۆشن ببینێ. تەنیا و کەسانەی لە حەقیقەت دەترسن پیلان دەگێڕن تا حەقیقەت دەرنەکەوێت. ئەم تیۆرە جیا لە دروستکردنی مرۆڤە دەمارگیرەکان کارێکی دیکە ئەنجام نادات. ئەو مرۆڤانەی کە لەو بڕوایەدان هەر کەسێک ئەو حەقیقەتە ڕوونە نەبینێ بە دڵنیاییەوە یەخسیری شەیتانە و هەروەها دەتوانێت بە دەسەڵاتخوازی کۆتایی بێت. هەرچەندە بە شێوەگەلێک ئەم ڕۆڵە دەگێڕێ کە وەک شێوازەکانی ئەبستمۆلۆژیای ڕۆژبینانە ڕاستەوخۆ نییە، بۆیە کار بەو جێیە دەگات کە لە ڕاستیدا حەقیقەت ڕوون نییە و حەقیقەتێک کە لافی ئەوە لێ دەدرێ ڕۆشنە، پێویستی بەوەیە کە بەردەوام بە یارمەتی جۆرە لێکدانەوەیەک بەرەم بێت و جەختی لێ بکرێ و ئەم کاری بەرەم هاتووە و جەخت لێکردنەش بەردەوام دووپات ببێتەوە. سەرچاوەیەکی دەسەڵاتیش پێویستە هەتا ئەو شتێک کە دەبێ وەک حەقیقەت بناسرێ بە شێوێکی ڕێکپێک دەرخواردی بدا و سەقامگیری بکات، بەڵام ڕەنگە ئەم سەرچاوەیە بگاتە ئەو جێیەی کە ئەو ئەرکە بورن سەرە ڕۆیانە و ملهوڕانە بەڕێوە بەرێ.
لێرەدایە کە زۆرێک لە ئەبستمۆلۆژیستەکان تووشی ناومێدی دەبن، دەست لە گەشتبینیەکانی پێشوویان هەڵدەگرن و تیۆری دەسەڵات خوازانەی لە ڕادەبەدەر دا ئەتاشن کە لە ئەبستمۆلۆژیای ڕەشبینانەوە ئیلهام وەردەگرێت. بە بڕوای من ئەفلاتون لە دیارترین ئەو کەسانەیە و بەرزەستەکەری گۆڕینێکی غەمگینانەی ئاوا هیە. قوتابخانەی ئەفلاتون لە سەردەمی بەر لە تیۆری حەقیقەتی خودایی دیکارت کە بە پێی ئەو تیۆرە بینینی ئەقڵانی مرۆڤ فری و نادات، چونکە خوا حەقیقەتە و ناتوانێ هەڵمان خەڵەتێنێ و ڕۆڵێکی یەکلاکەرەوەی گێڕاوە. بە دەربڕینێکی تر تێگەیشتنی مرۆڤ سەرچاوەی زانینە، چونکە خوا سەرچاوەی زانینە. ئەم تیۆرە مێژوویەکی دێرینی هەیە و بە ئاسانی مێژووەکەی بۆ هۆمێر و هێسیود دەگەڕێتەوە. لامان ئاسایی بوو گەر سەرچاوەکانی ئەم تیۆرەمان لای زانستخوازان و مێژووناسان دۆزیایەتەوە، بێگومان بڕێکتووشی سەرسوڕمانە بین کە دەبینین شاعیران دامەزرێنەری ئەو تیۆرەن. شاعیرە یۆنانیەکان سەرچاوەکانی زانایی خۆیان دەگواستەوە. ئەم سەرچاوانە سروشتێکی خواییان هەیە و هەمان مۆسەکان. میوزس واتە نۆژنە خواوەندەکەی هونەر و ئەدەبیاتی یۆنان. تێبینیە تەواو بوو. و هەروە گیلبێرت مۆرای کە شاعیرێکی بەریتانیە دەڵێت شاعیرە حەماسیەکانی یۆنان نەک تەنیا وشتەی ئێمە پێی دەڵێن ئیلهام، بەڵکو تەنانەت زانیاریەکانی خۆیان لەسەر ڕووداوەکانیش لە مۆسەکاندا وەردەگرن. مۆسەکان هەن و لە هەموو شتێک ئاگادارن. هێسیود بەردەوام دەڵێ زانایی خۆی بە قەرزباری مۆسەکان دەزانێت. هەڵبەت پێی وایە سەرچاوی دیکەش بۆ زانایی هەیە، بەڵام زۆرتر لەگەڵ مۆسەکاندا ڕاوێژ دەکات و هۆمێریش کاتێک بۆ نمونە قسە لە ڕێخستنی سوپای گەلە سەرەتاییەکانی یۆنان دەکات، هەر ئەم کارە دەکات. کاسێتی دووەم لە پەرتووکی سەرچاوەکانی زانایی و نەزانی، دیوی یەکەم لە لاپەڕە 53. لە کاتی دابەزینی مرۆڤدا تووشی بووە برینداریەک کە دەشێت بە پاکردنەوە بەشێکی چارەسەر بێت. هەروە باشتر تێدەگەین کە بۆچی ئەم تیۆری زانینە لە شێوە دیکارتیەکەیدا و هەروە لەو شێوەیەدا کە بیکۆن دەیداتێ لە ناخیدا ڕێبازێکە بە ناوڕۆکی ئاینیەوە کە بە پێی ئەو ڕێبازە بنەمای تەواوی زاناییەکان سەرچاوەی دەسەڵاتێکی خودایی هەیە. دەکرێت بڵین کە ئەپستمۆلۆژیای بیکۆن لە ژێر کاریگەری ناوڕۆکەکان یان چیەتیە خوداییەکانی فەلسەفەی ئەفلاتون و ڕوبەڕووبوونەوەی نێوان حەقیقەت و تایبەتمەندی خەیاڵامێزی ڕێکەوتن نامەمرۆییەکان کە لە ناو یۆنانیەکاندا برەوی هەبووە، سروش لە زیاتی خواوەندا دەنێ و
ڕەنگە هەرم خاڵە دەربڕی ئەوە بێ کە بۆچی دەبێ مرۆڤ بە نزیکبوونەوە لە سروشت پاک بێتەوە. هەر کات زەینمان پاک بکەینەوە هەستەکانمان کە هەندێک جار فری و دەرن پاک دەبنەوە. دەبێ پاکی و بێگەردی سەرچاوەکانی ناسین پارێزین چونکە مەترسیەوە لە ئارادایە کە ببن بە سەرچاوەکانی نەزانی. لەگەڵ ئەوەشدا کە ئەپستمۆلۆژیەکانی بیکۆن و دیکار لە عینی ئاینیان هەیە، هێرشی ئەو دوانە بۆ سەر حکومدانە پێشوەختەکان و بڕوا کۆنەپەرستەکان کە مرۆڤ بەوەی کەمتەخەمی و گوێنەدانە وەری دەگرێ بە ئاشکرا بنەمای دژە دەسەڵاتخوازی و دژە نەریتخوازی هەیە. لە ڕاستیدا ئەم دوو فەیلسوفە خوازیاری ئەوەن کە ئێمە سەرجەم بڕواکانی خۆمان جیا لەوانەی کە خۆمان لە ڕاستیەکەیان تێگەیشتوین وەلانین، کەواتە بێگومانە مێرەشانە ڕووی لە دەسەڵات و نەریت بووە. لە خەبات لە دژی دەسەڵات ئەرستۆ نەریتی قوتابخانەی ئیسکۆلاستیکە و سەرچاوەی دەگرت کە ئەو سەردەمە باو بووە. جا لەبەرەوەی مرۆڤەکان توانای تێگەیشتن لە حەقیقەتیانەیە پێویستیان بەم چەشنە دەسەڵاتانە نییە. بەڵام من لەو بڕوایەدا نیم کە بیکۆن و دیکار توانی بێتیان بە تەواوی ئەبستمۆلۆژیاکەی خۆیان لە پشتبەستن بە هەر جۆرە دەسەڵاتێک بپارێزن و ئەمە کەمتر بەوەی گەڕانەوە بووە بۆ دەسەڵاتێک لە جۆری ئاینی سروشت یا خواوەند، بەڵکو هۆکارێکی دیکەی هەبووە کە ئەویش قوڵترە. ئەوان بە پێچەوانەی لایەنگیری تاخوازی ئەندێشەکانیانەوە ئەوەندە نەچوونە پێش کە فکری ڕخنەگری مرۆڤ داوەری من و تۆ وەک پێوەر سیرکە. بێگومان وایان بیر کردوێتەوە کە ڕەنگە ئەم کارە زەینگەرایی و خۆپەرستی لێ بکەوێتەوە، بەڵام هۆکارەکەی هەرچیەک بوو بێ بە دڵنیاییەوە ئەوان هەرچەند زۆریان حەز دەکرد نەیانتوانیوە بەبێ پشتبەستن بە سەرچاوەیەکی باوەڕ پێکرا و بیر بکەنەوە. تەنیا توانیویانە دەسەڵاتێک لە جێگای دەسەڵاتێکی دیکە دەسەڵاتی ئەرستۆ کتێبە پیرۆزەکان دانێن. ئەوان هەرکامیان دەست بە دامێنی سەرچاوەیەکی باوەڕ پێکراوی دیکە بوون، یەکێکیان دەستەوداوێنی هەستەکانەوی تریان دەست بە دامێنی شعور بووە. ئەم قسەیە بەو مانایەیە کە بیکۆن و دیکار نەیانتوانیوە مەسەلە گەورەیە چارەسەر بکەن، چۆن قبوڵی بکەین کە ناسینی ئێمە مەسەلەیەکی مرۆیی زۆریش مرۆییە و لامانکادا بە شێوەیەکی پاڵەکی نەیسەڵمێنن کە ناسین جیا لە خەون و خەیاڵ و خۆپەرستی مرۆڤ شتێکی دیکە نییە. لەگەڵ ئەمەشدا کە زۆر پێشەوان ئەم مەسەلە باس و چارەسەرکرا بوو، وەک دەڵێن یەکەم جار لەلایەن گزەنفۆنەوە و پاشان لەلایەن دیمۆکریتەوە و دوای ئەو لەلایەن سوقڕاتەوە. بەم شێوەیە چارەسەری مەسەلەکە دەکرێت کە ئەگەر ئێمە هەمومان تووشی هەڵە دەبین و زۆر جاران بە تاک و بە کۆمەڵ هەڵە دەکەین، ئەندێشەی هەڵە و هەڵەکردنی مرۆڤ ڕێک ئەندێشەیەکی دیکە دێنێتە ئاراوە. ئەو ئەندێشەیەش حەقیقەتی بابەتی یا نەریتێکە کە وەک پێویست دەستمان پێی ڕاناگات. لە ئەنجامدا نابێ وا بیر بکەینەوە کە ڕێبازی هەڵەکاری مرۆڤ بەرهەمی تیۆری زانستی ڕەشبینانێ. بە پێی ئەم ڕێبازە ئێمە شیاوی ئەوەین بە شوێن حەقیقەتدا حەقیقەتی بابەتی بگەڕین، ئەگەرچی زۆر جار بە ئامانجەکانمان ناگەین. ئەگەر ئێمە ستایشی حەقیقەت دەکەین دەبێ پێداگرنە بە ڕخنەیەکی عەقڵانی و ڕخنە لە خۆگرتن هەموو کاتێک لە ڕێگای ئاشکراکردنی هەڵەکانی خۆمانەوە بە دوایدا بگەڕین. ئێراسم هەوڵیدا هەتا سەر لە نوێ فێرکاریەکانی سوقرات بژێنێتەوە. ئەو فێرکاریانە کە لەمان کادا سادەن و بەبێ ئیدعابوون لێ بڕاوانەش بوون، بەڵام ئەمڕۆشە لە جێی خۆیدا بە بڕوا هەبوون بە تایبەتمەندی ڕۆشنی حەقیقەت و شێوەیەکی نوێ لە بڕوا بەخۆبوون کە لۆسەر و کالڤین بیکۆن و دیکار بوونە بەرجەستەکەری و گوتویانەتەوە. لەم ڕۆوردبوونەوە لە جیاوازی نێوان گومانی دیکارتی و گومانی سوقرات یا گومانی ئێراسم و هۆنتۆنی زۆر گرنگە. سوقرات تێگەیشتن یا زانایی مرۆیی دەباتە ژێر پرسیار و پێ لەسەر ڕاتکردنەوەی هەر چەشنە لافی تێگەیشتنی یا زاناییەکدا دەگرێت. لە کاتێکدا دیکار لە هەموو شتێک بە گومانە، بەڵام تەنیا بۆ گەیشتن بە تێگەیشتنێکی تەواو یەکلاکەرەوە دەست بۆ ئەم کارە دەبا، چونکە لەوە تێدەگا کە زیادە ڕۆیی لە گوماندا وای لێ دەکا کە حەقیقەتی خواوەند بخاتە ژێر پرسیارەوە کە بێمانایە. دیکار دوایەوەی سەلماندی کە شک و گومانی گشتگیر بێمانایە بە واکامە دەگا کە ئێمە دەتوانین بڕوا بە ناسین بکەین، دەتوانین زانابین بەو مەرجەی کە بە هاوکاری ڕووناکی سروشتی عەقڵ ئەندێشە ڕۆشن و دیاریکرا و سروشتیەکانی خواوەند لە ئەندێشەکانی تر
کە لە خەون و خەیاڵی چەپەڵی ئێمە و سەرچاوەیان گرتووە جیاکەینەوە. بەم جۆرە گومانی دیکارتی جیا لە ئامرازێکی سادە بۆ مامانی شتێکی دیکە نییە کە وەک پێوانەی هەڵسەنگاندنی حەقیقەت کەڵکی لێوەردەگیرێ و لە ئەنجامدا شێوازێکە کە دەتوانێت زەمانەتی تێگەیشتن و زانایی ئێمە بکات. بەڵام لە ڕوانگەی سوقراتەوە لە ئەپۆلۆژیادا زانایی هۆشیاری مرۆڤ لەسەر خۆی، زانایی مرۆڤە لەسەرەوەی کە چەندێک کەم زانە. نیکۆلاس دیکۆس و ئێراسم سەر لە نوێ دەچێتەوە سەر ڕێبازی هەڵەکاری ڕیشەی مرۆڤ و لەسەر بنەمای ئەم ڕێبازە مرۆڤ دۆستانەیە بە پێچەوانەی ڕێبازی گەشتبینانەی پێویستی سەرکەوتنی حەق کە میلتۆن وەک بنەما لە بەرچاوی گرتبوو. نیکۆلاس دیکۆس و ئێراسم هۆنتۆنی و جۆن لۆک و ڤۆڵتێر بە دوای ئەوانیش جۆن ستیوارت میڵ و بەرتراند راسل بناغی ڕێبازی نەرمونیانی نواندنی خۆیان داڕشت. ڤۆڵتێر لە فەرهەنگە فەلسەفیەکەی خۆیدا ئەم پرسیارە دێنێتە ئاراوە: نەرمی نواندن یانی چی؟ هەرخۆشی وەڵام دەداتەوە نەرمی نواندن تایبەتە بە مرۆڤەوە. ئێمە لە تەوقیسەرەوە تانووکی پێ بێتوانە و هەڵەین. با لە گەمژەییەکانی یەکتر خۆش بین و ئەمە یەکەمین یاسای سروشتە لەم دواییانەدا ڕێبازی هەڵەکاری مرۆڤیان بە بنەمای تیۆری ئازادی سیاسی واتە ڕزگاری لە زۆر و گوشار زانیوە. بێکۆن و دێکارت لە ڕوانین و عەقڵ دەسەڵاتگەلێکی نوێیان دروست کردووە کە لە تەواوی مرۆڤەکاندا هەیە، بەڵام بەم کاریان خودی هەموو مرۆڤێکیان کردوتە دوو بەشەوە. سەرچاوەیەکی باڵاتریان لەودا پێکێناوە کە دەسەڵاتەکەی لەمەڕ حەقیقەتە. بیکۆن ئەم سەرچاوەیە بە ڕوانین و دیکات بە هۆشیاری ناودەبا و سەرچاوەیەکی نزمتر کە پێکێنەری زاتی هاوبەشی تەواوی مرۆڤەکانە یان هەمان مرۆڤی کۆنە کە لە ناخی ئێمەدا جێگیرە. لەبەرەوەی کە حەقیقەت ڕۆشن و ئاشکرایە هەمیشە ئەوە ئێمەین کە لە ئاستەڵەکاندا بەرپرسیارین. هەڵا بەرەنجامی حکومدانە پێشوەختەکانمانە، هەروەها بەرەنجامی خەمساردی و کە لە ڕەقیەکانمانە. ئێمە خۆمان سەرچاوەی نەزانی خۆمانین. بە گوێرەی ئێمە دابەش بووین بەسەر دوو بەشدا: بەشی مرۆیی کە بریتیە لە خۆمان، سەرچاوەی بیرروبڕواکانمان کە دەشێ هەڵەبن هەڵەکان و نەزانینەکانمان. بەشی سەرومرۆیی کە بریتیە لە ئەستەکان یان هۆشیاریمان، سەرچاوەی تێگەیشتنی زانینی ڕاستەقینەی مرۆڤ کە دەسەڵاتی شێوە خواوەندی بەسەرماندا دەسەپێنێت. بەڵام مەسەلەیەک دێتە ئاراوە لە ڕاستیدا ئێمە دەزانین فیزیای دیکارت کە لە چەندین ڕۆوە ئاساییە لە بنسینەدا هەڵەبووە. لە خەیاڵاتێکەوە سەرچاوی گرتو بوو کە بە بڕوای دیکار ڕوون و ئاشکرا بوون، هەر بۆیە وەک پێویست ڕاستی لە خۆ دەگرت. بەڵام بیرمەندانی سەردەمانی کۆن تەنانەت بەر لە پارامینیدیسیش لەوە ئاگادار بوون کە نابێت لە هەستەکان وەک سەرچاوی زانین بێخەم بین. بۆ وێنە گزنفۆن و هیاکلیت بە دڵنیاییەوە دیمۆکریتیش لەوە بە ئاگا بوون. سەیرە ئەزموونگەرەکانی ئەمڕۆ بە وێنە ڕواڵەت خوازان و هەروەها پۆزیتیڤیزمەکان هیچ گوێیان نەداوەتە ئەم ڕێنوێنیانە و لە زۆربەی ئەو مەسەلانەدا هێناویانەتە گۆڕێ. هەروەها ئەو ڕێگە چارانەی کە پێشانیان داوە ئاماژەیان پێ نەکردووە. هۆکاری ئەم مەسەلە ئەوەیە کە ئەم بیرمەندانە لەو بڕوایەدان کە هەستەکانمان هەڵە ناکەن، بەڵکو ئەوە ئێمە خۆمانین کە کاتێکەوەی هەستەکانمان بە ئێمەیانداوە لێکی دەدەینەوە بە هەڵەداچین. هەستەکانمان حەقیقەت دەڵێن، بەڵام ئێمە کە دەمانەوێت لە قسە و بازدا ئەمەی کە هەستەکانمان پێمان دەڵێن بیڵێنەوە، زمانی دەستکرد کە دروستکاری مرۆڤە و ناڕۆشنە تووشی هەڵە دەبین. دەربڕینی ئێمە لە ڕێگای زمانەوە هەڵەکارە، چونکە دەتوانێت تێکەڵ بە حکومدانە پێشوەختەکان ببێت. بەم جۆرە دەکرێت هەڵە زمانی مرۆیی ئێمە بگرێتەوە، بەڵام هەروەک بینیمان زمان بە ئێمە دراوە، بەڵام ئەوەش ڕۆشنە کە زانایی ئەزموونەکانی چەندین وەچەیی لە هەناودایە و نابێ ئێمە ئەگەری ناکارامەیی خۆمان لە کەڵگوەرگرتنی دروست لە زمان بخەینە ئەستۆی زمانەوە. بەپێی ئەمە زمانیش بۆتە سەرچاوەیەکی دەسەڵات و لەبەرەوەی حەقیقەتە ناتوانێت ئێمە فریو بدات ئەگەر هان بدرێن و زمان بە هەند وەرنەگرین. ئێمە خۆمان وەکاری ئەو گیرگفتانە دەبین کە بۆمان دێنە پێش، چونکە زمان خوایەکی چاوچنۆکە.
هەر کەسێک بە هەندی وەرنەگرێ بێ سزای نایەڵێتەوە بەڵکو بە قوڵایی تاریکەکان و سەر لێشەواویەکاندا دەیباتە خوارەوە. لەبەرەوەی ئێمە خۆمان و زمانەکەشمان ئەم بەرپرسیارەتیەمان لەسەر شانە، ئەوە پێگەی دەسەڵاتێکی خوداوەنداسا بۆ هەستەکان دەبێتە شتێکی شیاو. بەڵام ئەم کارە تەنیا بە نرخی زۆرتربوونی مەودای نێوان دەسەڵات و خودی ئێمە نێوان دەسەڵاتی ناسینێک کە سەرچاوە پاکەکان لە حەقیقەتی ژنە خواوەندی سروشتەوە پێمانی دەدا و لەگەڵ خودی ئێمەدا کە ناپاکانێکی تاوانبارین نێوان خواوەند و مرۆڤ بە ئەنجام دەگات. هەروەکە ئاماژەم پێدا بیرۆکەی ڕازبوونی سروشت کە من لە بیکۆندا بینیومە لە یۆنانیەکانەوە هاتووە، بەشێکە لە دژایەتی نێوان سروشت و ڕێکەوتنامەی مرۆیی کە ئەگەر وتەی ئەفڵاتونمان بەلاوە پەسەند بێ سەر چاوەکەی پێندرایە و پێندرا 488 بۆ 518 بەرلەزاین شاعیرێکی یۆنانیە. سەر چاوەکەی پێندرایە و دەتوانرێت لە لای پێرمنیدسیش ببینرێ و ئەو خۆشی وەک بڕێک لە سۆفیستەکان و تا ڕادێک خودی ئەفڵاتون بە لێکدژی نێوان حەقیقەتی ئیلاهی و ناڕاست بۆ وێنە هەڵەی مرۆڤی دەشوبهێنێ. پاش بیکۆن و لەژێر کاریگەری ئەودا ئەم خەیاڵە کە سروشت تایبەتمەندیەتی خواوەندی هەیە حەقیقەتە و هەروە ئەو بیرکردنەوەش کە سەرچاوەی هەر چەشنە هەڵەیەک و هەر چەشنە ناڕاستیەک تایبەتمەندی فرێودەرانەی ڕێکەوتنامە مرۆییەکانە نەک تەنیا لە مێژووی فەلسەفە و زانست و بیری سیاسیدا بەڵکو لە مێژووی هونەرە بیرراوەکانیشدا هەمیشە ڕۆڵێکی یەکلاکەرەوەی گێڕاوە. بۆ نمونە لە ڕوانگە زۆر سەرنجڕاکێشانەی کە کۆنستابێڵ سەبارەت بە سروشت حەقیقەت حکومدانە پێشوەختەکان و ڕێکەوتنامەکان دەریبڕیوە و گامبرێچ لە کتێبی هونەر و تەوەهومی خۆیدا باسی کردووە ئەم فیکرە دەبینرێ. هەروەها ئەم فیکرە کاریگەری لە مێژووی ئەدەبیات و تەنانەت لە مێژووی مۆسیقاشدا هەبووە. ئایا دەکرێن بۆ چوونە سەر سوڕهێنەرە کە بە یارمەتی لێکۆڵینەوەی سەرچاوەکانی واتە گەڕان بە دوای سەرچاوەکانی دەربڕینێکدا حەقیقەتی ئەو دەربڕینە ئاشکرا دەبێ؟ بە شک و گومانێک بزانین کە دەکرێ نەمێنە یان ناچار بین کە بە سەرنجدان لەو تێبینیانەی کە پەیوەندیان بە بیر و بڕوا ئاینیەکان یا دەروونناسیەکانەوە هەیە وەک کاریگەری دەسەڵاتی دایک و باوک لێی بکۆڵینەوە. من پێم وایە لەم بوارەدا هەڵەیەکی لۆژیکی لە ئارادایە کە لە وێکچوونێکی زۆری نێوان واتای وشەکان دەستەواژەکان یان ئەو چەمکانەی کە بەکاریان دێنین لەگەڵ حەقیقەتی ڕاپۆرتەکان یان ئەو ڕستانەی کە دایان دەڕێژین سەرچاوە دەگرێت. زۆر ئاشکرایە لە نێوان واتای ئەو شانەی کە کەڵکیان لێوەردەگرین و مێژوەکانیان پەیوەندیەکەیە. لە ڕوانگەی لۆژیکیەوە دەستەواژە هێمایەکە کە لەسەری ڕێکەوتون و لە ڕوانگەی دەروونناسیەوە هێمایەکە کە واتاکەی بەهۆی بەکارهێنان نەریت یان پەیوەندیە گشتیەکانەوە چەسپاوە. لە بواری لۆژیکیەوە واتای وشە بە مەبەستێکی لە پێشدا و لەگەڵ یەکەمین پۆلێن یا پەیماندا لەگەڵ زۆرێک پەیمانی کۆمەڵایەتی سەرەتاییدا دیاری کراوە. دەکرێت بڵێن کە لە ڕووی دەروونناسی و مانە کاتێک دەسەسپێ کە مرۆڤ بۆ یەکەم جار بەکارهێنانی وشە فێر دەبێت. ئەو کاتەی کە نەریت و پەیوەندیەکی یا کە نەریت و پەیوەندە زمانیەکان دروست دەبن. کەواتە قوتابیە کەم تەمەنە بەریتانیەکان لەلایەنێکەوە حەقیانە گلەیی لە نائاساییبوونی زمانی فەڕەنسی دەکەن و دەڵێن لەو زمانەدا بەنان واتە برێد دەوترێ پاین کە بە ئینگلیزی یانی ئازار و لە کاتێکدا کە زمانی ئینگلیزی لە ڕوانگەی ئەوانەوە زۆر سروشتی و ئاساییە چونکە لەم زمانەدا بەنان دەڵێن نان و بە ئازار ئازار. هەڵبەت قوتابیە ئینگلیزی زمانەکان دەتوانن زۆر باش درک بە ڕۆڵی ڕێکەوتن لە بەکارهێنانی وشەکان بکەن، بەڵام وەک دەڵێن نیگەرانی ئەوان لەو ڕۆوەیە کە بۆ دەبێ و پەیمانە سەرەتاییانە واتە سەرەتایی لە ڕوانگەی ئەوانەوە بۆ هەمووان زۆرە ملێ نەبێ. هەڵەی ئەوان لەوەدایە کە تێناگەن ڕەنگە بڕیارنامە سەرەتاییەکان هەمە جۆر و هەمووشیان وەک یەک پێویست بن. بەڵام چێ هەیە کە لانیکەم بە شێوەیەکی لابەلا تووشی ئەم زۆرە هەڵانە نەبوو بێت؟ ئایا ئێمە زۆربەمان کاتێک دەبینین لە فەڕەنسادا تەنانەت مناڵەکانی بە ئاسانی بە زمانی فەڕەنسی قسە دەکەن ڕا ناچەنین؟ بە دڵنیاییەوە پێکەنینمان بە گێلێتی خۆمان دێت، بەڵام هەرگیز بیر لە پاسەوانێک ناکەینەوە کە پێکەنینێدی بەوەی کە تێدەگات
ناوی ڕاستی سامۆئیل جۆنس لە ڕاستیدا جۆن ئیسمیتە و لە کاتێکدا کە لەم بوارەدا پاشماوەیەک لەو بڕوا جادوویە لە ئارادایە کە هەرکات ناوی ڕاستی خواوەند یا دەرونی مردوویەکمانزانی بەسەریدا زاڵ دەبین. بەوتنی ناوی ئەو دەسەڵاتە خوایە دەتوانین دەستەوداوێنی بین و داوای لێ بکەین پشتیوانیمان بێت. هەمووان وا بیر دەکەنەوە کە واتای حەقیقی یا واتای تایبەتی وشەیەک یەکەم واتای ئەو وشەیە. هەر بۆیە دەکرێت لە بواری لۆژیکیشەوە بیسەڵمێنین ئێمە لە واتایەک تێدەگەین چونکە بە دروستی فێری بووین. لە سەرچاوەیەکی باوەڕپێکراوەوە لە کەسێکەوە کە لە زمان شارەزایە فێری بووین. ئەمە دەری دەخا کە بە دڵنیاییەوە مەسەلەی واتای وشەکان پەیوەندی بە مەسەلەی سەرچاوەکانی دەسەڵات و یان مەسەلەی سەرچاوە کارکردیەکانەوە هەیە کە ئێمە لەگەڵیدا هاو ئاهەنگین. دەشێت لەسەر حەقیقەتی دەربڕینێ یا ڕستەیەک مەسەلەکە بەم جۆرە نەبێت. لە ڕاستیدا لە هەموو کەس ڕوودەدات تەنانەت لەو مەسلانەدا کە وەک باوە و دەبێ حکومدانەکەی جێگای بڕوا بێت. وەکوتی تەمەنەکەی خۆی یا دیاریکردنی شتێک کارێستا بە ڕوون و ئاشکرایی بینیوێتی هەڵە بکات. ڕەنگە بنچینەی دەربڕینێک لە کاتی داڕشتنیدا تەواو ناڕاست بێت، بەڵام هەر لەو سەرەتایەوە بە دروست بزانرێ بە پێچەوانەوە ئەگەر بە دروستی وشەیەک تێبگەێنرێ وەک پێویست مانای تایبەتی خۆی هەیە. بەم پێ ئەگەر لەمەڕ شێوەی سپاردنی واتای وشەکان و حەقیقەتی دەربڕینەکان بە سەرچاوەکانیان و سەبارەت بە دژایەتی نێوان ئەم دوو پرۆسەیە ڕامێنین، ئیتر وا بیر ناکەینەوە کە ڕەنگە مەسەلەی بنەما و سەرچاوە کاریگەریەکی گرنگی لەسەر مەسەلەی ناسین یا حەقیقەت هەبێ. لەگەڵەوەشدا واتا و ڕاستی حەقیقەت زۆر وەک یەکوان و چەمکێکی فەلسەفی هەیە. من گەوهەرگەرایی پێ دەڵێم کە دەیەوێ واتا و ڕاستی وەها تون پێکەوە گرێبدا کە ئیتر نەتوانرێ ئەم دوو توخمە چوونیەک نەزارێت. بۆ ئەوەی کورت و پۆخۆت کێشە و گیرگرتەکان ڕوونکەینەوە سەر لەنوێ دەگەڕێنەوە بۆ خشتەی ئەندێشەکان لەگەڵەوەدا کە پەیوەندی نێوان دوو ڕیزەکەش لەبیر ناکەین. پەیوەندی دوو بەشی خشتەکە لەگەڵ یەکدا چۆنە؟ لە ئەستوونی چەپدا پێناسەکان دەبینین، بەڵام پێناسە جۆرە دەربڕین حکومدان یا ڕستەیەکە هەر بۆیە لە جۆری هەمانە و توخمانەیە کە لە ئەستوونی ڕاستدا دەبینرێت. هەڵبەتە ئەم بابەتە ڕەوشی لێک نزیکی خشتەدا ڕێژراوەکە تێک نادات، چونکە خودی بازنەی کردداری جیابوونەوەکانیش خۆی لە چوارچێوەی جۆرە تخونگەلێک دەربڕینەکان و هەتا دواییدا لە ستونێکدا باسکراوە کە جیابوونەوەکانی تێدایە. هەر بەو شێوەی کە زۆرتر پێناسەکردنێک بە یارمەتی تێکەڵاوی وشەگەلێک بە ناوەڕۆکی تایبەتەوە بەیان دەکرێت هەتا بە وشەیەک. هەر جیابوونەوەیەکیش بە جۆرێکی تایبەتی لە تێکەڵاوی دەربڕینەکاندا دەڕێژێ، نەک بە دەربڕینێک و ڕەوشی دەربڕینی ئاسایی پێناسە باسکراوەکان لە ستونی شەپدا پیشانی دەدا کە ئەم پێناسەکردانە بە جۆرێک لە جۆرەکان دەتوانێت پەیوەندیداری نێوان دوو ستونی خشتەکە بێت. ئەگەر بمانوێت بەم جۆرە زووتر لەوەی کە لە ڕێگای نەهێشتن و کەمکردنەوە مەیسەرە حەقیقەتێک واتایەک بۆ ئەوان دیاری بکەین، بە دوواداچوون یا گەڕانەوە بۆ دواوە کۆتایی نایات. ئەو ڕێبازە فەلسەفی کە من ناوە گەوهەرگەرایی سەلمێنەری ڕۆڵی پێناسەکانە. لە ڕاستیدا بە پێم تیۆریە بە تایبەتی گێڕانەوە ئەرستۆیەکەی هەر پێناسەیەک دەربڕی جەوهەر یا ناوەڕۆکی شتێکە، بەڵام هەر لەو کاتەدا واتای وشەیەکیش کە ناوەکەی جەوهەرە دیاری دەکات. لە ڕوانگەی دیکارت و کانتیشەوە جەستە پیشاندەری شتێکە کە پانتایی جەوهەری ئەو شتەیە. لەو کاتەدا ئەرستۆک فەیلسوفە گەوهەرگەراکانی تر لەو بڕوایەدا بوو کە پێناسەکردنەکان بریتین لە بنەماکان، واتە بریتین لەو ڕستە سەرەتاییانەی وەک ڕستەی تەواوی جەستەکان پانتایین کە لە ڕستەکانی دیکە و وەرنەگیراوە سەرجەمی یان بەشێکی ماهیەتی تەواوی بەڵگەهێنانەوەکان پێک دەهێنێ. هەر بۆیە بناغی تەواوی زانستەکان و پێناسەکردنەکانە بێگومان دەبێ وەمان بیر نەچێ کە هەرچەندە دوایین ڕەگەزی ئەم تیۆریە یەکێکە لە بەشە گرنگەکانی بنەماکانی گەوهەرگەرایی پشتی بە هیچ جەوهەرێک نەبەستووە. ئەمە دەری دەخا کە فۆمی نالیستەکانی نەیاری تیۆری ماهیەتگەرایی وەک هۆبز یان شلیک توانیویانە ئەم تیۆریە پەسەند بکەن. وا دیارە ئێستا دەتوانین بە ڕۆشنی لۆژیکی دەرونی چەمکێک بە تەواوی ڕوونکەینەوە کە مەسەلە پەیوەندیدارەکان بە بنەما و سەرچاوە بۆ چارەسەری کێشەکانی پەیوەندیدار بە حەقیقەتی جێکەوتوو دەزانێت. لە ڕاستیدا ئەگەر بنەما و سەرچاوەیەکی تاقانە بتوانێت
واتای ڕاستەقینەی وشە یا دەستەواژەیەک دیاری بکە دەتوانێت پێناسەی ڕاستەقینەی چەمکێکی گرنگیش دەستەبەرکە. هەر بۆیە لانی کەم بەشێک لە بنەماکان کە پێناسەی ماهیەت یا ناوەڕۆکی شتەکان و بەو پێش بناغی بەڵگەهێنانەوەکان و لە ئەنجامدا ناسینی زانستیانی ئێمەیە دیاری بکات. سەرنجامەوەی کە چەند سەرچاوەیەکی ناسینبوونیان هەیە کە جێگای بڕوان، بەڵام دەبێت بەباشی لەو حاڵەتێ بگەین کە ئەگەر چەمکی جەوهەرگەرایی پێداگری ئەوە بێ کە پێناسەکان دەتوانن ناسینی زانستیانی ئێمە زیاد بکەن هەڵەیە. تەنانەت ئەگەر ناسینی زانستیانە بتوانێت کاریگەری لەسەر جەوهەرگەرایی هەبێ، لەو ڕۆوە کە هەردووکیان بە بڕیارەکانەوە وابەستەن و تەنانەت ئەگەر پێناسەکان بنە ئابرازێک و بتوانن کاریگەری لەسەر شکڵگرتنی تیۆرەکان و لاکاندا لەسەر گۆڕانکاری ناسینی ئێمە دابێن، هەر کات لەوە تێبگەین کە هەرگیز پۆلێنکردنەکان نابنە هۆی ناسینی ڕاستەقینەی سروشتی شتەکان. خاڵی لاوازی ئەو پەیوەندیە لۆژیکیەش کە گروپێک لە فەیلسوفە جەوهەرگەراکان هەوڵیان داوە لە نێوان مەسەلەی سەرچاوە و مەسەلەی حەقیقەتی جێکەوتوو و واقیعدا پێک بهێنن بۆ دەرکەوێت. ئێستا ئیتر واز لە تێڕامانە مێژوویەکان دێنین و سەرقاڵی مەسەلە و ڕێگاچارەکانیان دەبین. ئەم بەشەی قسەکانمان ڕەخنەیە لە ئەزموونگەری کە بۆ نمونە هیوم بە شێوەی کلاسیک بەم جۆرەی باسی دەکات. ئەگەر لێت پرسم بۆچی بڕوات بە مەسەلەکەیە، دەبێ بەڵگەم بۆ بێنیتەوە. ئەم بەڵگەیەش مەسلەیەک دەبێت کە پەیوەندی بە مەسلەی یەکەمەوە هەیە، بەڵام لەبەرەوەی ناتوانانی لە ڕادەی خۆی زیاتر درێژە بەم کارە بدەیت، سەرنجام دەبێت پشت بە هەستەکانت یا بە مەسلەیەک بەستی کە لە بیرەوەریتدایە ئەنگینا بڕواکانتان تەواو بێ بناغن. بە گشتی گرفتی ئاعتیباری ئەزموونگەرایی دەکرێت بەم جۆرە ڕیزدەن بکرێ. ئایا بینین دوایین سەرچاوەی زانایی ئێمە سەبارەت بە سروشت ئەگەر وەڵامەکەی نەگەتیفە هی سەرچاوەکانی زانینی ئێمە چین؟ لە ڕاستیدا بەدەر لەو شتانەی کە ئاماژەم پێکردن و تەنانەت لە حاڵەتێکدا کە لێکدانەوەکانی من لە بواری بڕێک لە خاڵەکانی فەلسەفەی بیکۆن توانی بێتی تا ڕادەیەک لە ئەنگرانیان فەلسەفە و هەروەها بیرمەندانی تری ئەزموونگەرا لەو خاڵانە بگێڕێتەوە. واش ئەو مەسەلانە هەروە لە ئارادایە. پێش ئێستا گرفتی سەرچاوەی ناسین بەم شێوەیە بەیان دەکرا. کاتێک ئێمە حەقیقەتی شتێک دەسەڵمێنین دەبێ بۆ سەڵمانەکەمان بەڵگەمان هەبێ، هەروەها دەبێ وەڵامی پرسیارگەلێکی لەم چەشنەش بدەینەوە. لەکوێوە مەسەلەیە دەزانی؟ ئەو سەرچاوانە کامانن پشتگیریە مەسەلەیە دەکەن، وها پرسیارگەلێک لە ڕوانگەی ئەزمون گەرانەکانەوە وەکەوەیە پرسین بنەمای لافلێدانەکەتان کام ڕوانینەتان یا چ ڕوانینگەلێک بەبیری دێننەوە. بەڵام بە بڕوای منم پرسیارە یەک لە دوای یەکانە قەناعەت پێکەر نین. سەرەتاوەی کە لاف و گەزافەکانمان زۆرتر لە سەربینیندا نەمەزراون، بەڵکو سەرچاوەگەلێکی جۆراوجۆری دیکە بناغی ئەوانن. مەسەلەی لەکوێوە دەزانی ڕەنگە چەندین وەڵامی ڕۆشنی وەک لە ئینسایکلۆپیدیای بەریتانیدا خوێندوومەتەوەی هەبێ، نەک وەڵامگەلێکی وەک بینیومە یان چونکە ساڵی پار بینیومە کەواتە دەیزانم. ئەزموونگەرا وەڵام دەداتەوە، بەڵام بە بڕواییەوە گۆڤاری تایمز یان ئینسایکلۆپیدیای بەریتانی ئەم زانیاری لەکوێ هێناوە. بێگومان ئەگەر باش وردبینەوە دەگەینە بینینە یەکلاکرەوەکانی ئەو شایەتانەی بە چاوی خۆیان دیویانە، یان بە گوێرەی وشەناسی ئێوە بە دەربڕینە بناغیەکان ناوی دەبن. بە دڵنیاییەوە ئەزموونگەرا بەم جۆرە درێژەی پێدەدا کە بەشێکی زۆری هەر کتێبێک لە بەرهەمەکانی دیکەوە وەرگیراوە. بۆ نمونە هەر مێژوونووسێکی سەرۆکاری لەگەڵ بەڵگەنامەیەکدا هەیە، بەڵام سەرنجام شیاری لێ بەدەربێت سەرچاوەی کتێبەکان یا بەڵگەنامەکانیش لە سەرەتاوە ئەو بینانن کە نووسراونەتەوە. خەون و خەیاڵ و تێکەڵەیەک لە قسە پوچەکان دەبن نەکشایەتی. بەم واتایە کە ئێمەی ئەزموونگەرا دەڵێین بە پێی پێویست بینین دوایین سەرچاوەی زانینە. بەرگری کردن لە ئەزموونگەرایی بەم جۆرە کە کۆمەڵێک لە دۆست و ناسیاوەکانم لە قوتابخانەی پۆزیتیڤیستی هەروەها ڕێزی لێ دەگرن. تێدەکۆشمەوە دەربخەم کە ئەم تیۆرەش ئاعتیبارێکی زۆرتری لە تیۆرەکەی بێکۆن نییە و ڕێگاچارەی مەسەلەی سەرچاوەکانی ناسین وەڵامی ئەزموونگەرایانە نییە و لە ئەنجامدا ئەم جۆرە هێنانە گۆڕی مەسەلەکە واتە لە ڕێگەی دوایین سەرچاوەکان و سەرچاوانەی کە ئاعتیبارەکەیان وەک حوکمێکی دادوەری یان ڕای سەرچاوەی دەسەڵاتێکی باڵاترە وەک بەڵگە بهێنرێتەوە.
دەبێ ڕەت بکرێتەوە، چونکە پشتی باڵە بەستووە. سەرەتا پیشانی دەدەم کە ئەگەر ئێمە درێژە بەم توێژینەوە بدەین و سەرچاوەکانی زانیاری گۆڤاری تایمز و نوێنەرەکانیان لەوان بپرسین، هەرگیز بەکردەوە ناگەینە شایەتی شاهید عیانەکان کە جێگای پەسەندی ئەزموونگەراکانە. بە پێچەوانەوە دەبینین کە ناچارین لە هەر قۆناغێکدا هەروە درێژە بە لێکۆڵینەوەکە بدەین. بە دەربڕینێکی دیکە مەحاڵەتی تۆپەڵە بەفرێک بەخۆوە دەگرێ و مەسەلەکە ئاڵۆزتر دەبێ. بۆ نمونە با مەسەلەیەک لەبەرچاو بگرین کە مرۆڤ بە شێوەیەکی لۆژیکیانە بە وەڵامی لە تایمزدا خوێندومەتەوە قبوڵی دەکات، ئەویش ئەوەی کە سەرۆک وەزیر دەیەوێت کە گەڕانەوەکەی چەند ڕۆژ پێش خات. باسیاتێک بیر لەوە بکەینەوە کە کەسێکم هەواڵە بخاتە ژێر پرسیارەوە یان مەبەستی توێژینەوەیەکی تایبەت وا هەست بکات پێویستە خۆی لە ڕاستی هەواڵەکە بکۆڵێتەوە. لەم حاڵەتەدا دەبێت چی بکات؟ ئەگەر ئەم کەسە لە خانووی ژمارەدەی شەقامی داونینگ دۆستێکی هەبێ کە شوێنی سەرۆکوەزیرانی ئینگلیزە، باشترین و ئاسانترین ڕێگاوەیە کە تەلەفۆن بکات بۆ دۆستەکەی و ڕاستی هەواڵەکەی لێی بپرسێت هەتا لێکۆڵینەوەکەی بە ئەنجام بگات. بە دەربڕینێکی تر ئەم لێکۆڵیارە هەوڵەدا لە جیاتیەوەی سەرچاوەی هەواڵەکەی دەستکەوێ چەند بۆی بکرێ خۆی لە مەسەلەکە بکۆڵێتەوە. بەڵام لە ڕوانگەی ئەزموونگەراییەوە ڕۆستەی لە تایمزدا خوێندومەتەوە قۆناغی یەکەمی پرۆسەی پاساودەرە بۆ گەیشتن بە دوایین سەرچاوە، کەواتە قۆناغی دوایی کامەیە. لانی کەم دووشت ئیمکانی هەیە. یەکێکیانەوەی کە وای دابنین ڕستەی لە تایمزدا خوێندومەتەوە و پروپاگەندەیەکە بزانین و بپرسین چۆن نەزانی لە تایمزدا خوێندووتەتەوە نەک لە ڕۆژنامەیەکی تری وەک ئەودا. دووەمیانەوەی کە سەرچاوەکانی ئەو هەواڵە لە تایمز بپرسین. ڕەنگە وەڵامی پرسیاری یەکەم بەم شێوەیە بێ تایمز تەنیا ڕۆژنامەیەکە بۆمان دێ و سەر لە بەیانی هەموو ڕۆژێک بەدەستمان دەگات. کەم پرسیارە خۆی لەسەر سەرچاوەکانی هەواڵ زنجیرە پرسیارێک دێنێتە ئاراوە و هەر بۆیە لەوە زیاتر ناچینە پێش. کاسێتی یەکەم لە پەرتووکی سەرچاوەکانی زانایی و نەزانی لە نووسینی کارل پۆپەر، وەرگێڕانی ناسری سەڵاحی، دیوی دووەم لە لاپەڕە 29. هەروەک لەم دەقەدا دەدەکەوێت شاعیرەکان بەپێی خوونەریت نەک تەنیا شانازی بە خواکانی سەرچاوی ئیلهامی خۆیانەوە دەکەن، بەڵکو تەنانە شانازی بە خواکانی سەرچاوی زاناییەکانی خۆشیانەوە دەکەن. ئەو خواوەندانەی کەمسۆگەری ڕازدەرچوونی چیرۆکەکانیان بوون. لای هیراکلیت و پارامینێدسی فەیلسوفیش ئەم سەرچاوانە دەبینینەوە. تێبینی هیراکلیت 550 تا 480 پێش زاین فەیلسوفێکی یۆنانیە. بەڵێ. و هەروەها پارامینێدس 515 بۆ 440 پێش زاین فەیلسوفی یۆنانیە. تێبینیەکان تەواو. بەڕواڵەت هێراکلیت خۆی وەک پێغەمبەرێک دەناسێنێ کە لە زمانی ونبوو و دەستەمۆکراوی خواوەندەوە قسە دەکا. خواوەندێک کە ئەمان زیۆسی سەرچاوی تەواوی زاناییەکانە. بەڵام دەکرێت پارمنێدس بە ئەڵقەی پەیوەندیە و زنجیرێ بزانین کە هۆمیرۆ هێسیود بە دێکارتەوە دەبەستێتەوە. ئەستێرەی ڕێپشاندەر و ئیلهامبەخشی پارامینێدس ئەو ژنە خواوەندەیە کە هیراکلیت بە پاسەوانی حەقیقەتی دەزانێت. پارامینێدس ئەو ژنە خواوەندە بە پاسەوان و دەرگاوانی حەقیقەت و سەرچاوی تەواوی زاناییەکانی دەزانێت.
بەڵام لە نێوان پارامینیدس و دیکاردا جیا لە تیۆری سادەی حەقیقەتی خوایی لایەنی هاوبەشی زۆرتر هەیە. لە ڕاستیدا خواوەندی پارێزەری حەقیقەت بە پارامینیدس دەڵێ بۆ جیاکردنەوەی حەق لە ناحەق دەبێت تەنیا متمانە بە لۆگۆس واتە ژیربێژی یا مەنتیق بکات. لۆگۆس وشەیەکی یۆنانیە کە لە سەردەمی کۆندا بە واتای ئەقلانیەت یا هزرێکی مەزن دەهات کە بەسەر جیهاندا زاڵ بووە. ئەمڕۆ واتایەکی تر دەگەێنێت. تێبینیەکە تەواو. متمانە بە لۆگۆس واتە مەنتیق بکات، نەک تەنیا بە هەستی بینین یا بیستن یا چێشتنی خۆی. تەنانەت بنەمای تیۆری فیزیایی سروشتی پارامینیدس کە وەک دیکار لەسەر بنەمای تێگەیشتنی ئەقلانی زانایی دای دەمەزرێنێ لە تیۆری فیزیایی دیکارت واتە نەشیاوی بەتاڵبوونی بۆشایی جیهان و پێویستی پڕبوونی ئەو پڕیە دەچێت. ئەفلاتون لە کتێبی یۆندا بە شێوەیەکی زۆر ڕۆشن ئیلهامی ئیلاهی شاعیر دەستەمۆبوونی خوای شاعیر و سەرچاوەکانی زانایی ڕاستین لە یەکتر بەجیا دەزانێ. بێگومان تێبینیەکەیە ئەڵێ یۆن ئەم بابەتە لە کتێبی فیدرزدا بە تایبەتی لە ژمارە 259 بەدواوە بە ڕوونکردنەوەیەکی زۆرترە و باسی لێ وەکراوە. لە ئەمە حاڵدا وەک ئەوەی کە چێرنیس پێی وتم، ئەفلاتون لە ژمارەی 275 هەمان کتێبیدا ڕاشکاوەنە جیاوازیدا دەنێ لە نێوان مەسەلەکانی پەیوەندیدار بە سەرچاوەی ناسین و ئەو مەسەلانەی پەیوەندیان بە حەقیقەتەوە هەیە. تێبینیەکە تەواو. ئەفلاتون بەوە قایل دەبێ کە ئیلهام بە شاعیران دەدرێ، بەڵام نکۆڵی لە هەر چەشنە سەرچاوەیەکی باڵا دەستی خوایی لە زانایی یان زانینی ڕاستیەکان دەکا کە شاعیرەکان ئەوەش بە ئیمتیازێک بۆ خۆیان دادەنێن. لەگەڵ ئەمەشدا بیری سەرچاوەی خودایی زانایی لە تیۆری بەناوبانگی یادەوەری ئەفلاتوندا کە لە چەند ڕوویەکەوە بۆ هەموو کەس زەمانەتکاری بوونی سەرچاوەی خوایی ناسینە. لێرەدا مەبەست ناسینی ناوەڕۆک یان ماکی هەر شتێکە، نەک زانینی ڕووداوە مێژوویە تەواو دیارەکان. شوێنێکی سەرەکی هەیە بە گوێرەی کتێبی مێنون. تێبینی مێنۆن لەسەر پەیوەندی خزمایەتی و ناسینیش ئەم سێ بەرهەمەی ئەفلاتون، فێدۆن، کۆمار، یاساکان بخوێنەوە. تێبینیەکە تەواو. بە گوێرەی کتێبی مێنون هیچ شتێک نەماوە کە گیانی نەمری مرۆڤ بەر لە دایکبوونی فێری نەبوو بێ. لە ئەنجامدا لە بەرەوەی سەرجەمی ئەندێشەکان خزمی یەکترن کەواتە دەبێ گیانی ئێمە خوشکیان هەبێت یا خوشکیان بێت. هەر بۆیە هەمویان دەناسێ، هەموو شتێک دەزانێ. لە کاتی لە دایکبووندا ئێمە هەمویان لە بیر دەکەین و بەڵام لانی کەم دەتوانین بەشێک لەوان وە بیر بێنینەوە و سەر لە نوێ زانایی خۆمان دەستکەوێتەوە. بەس ئەوەندەی سەر لە نوێ حەقیقەت ببینین دەیناسینەوە، کەواتە هەر تێگەیشتنێک سەر لە نوێ ناسینەوەیەکە و بیرهێنانەوە و تازەکردنەوەی بیرەوەری ناوەڕۆک یا ماکی ڕاستین کە پێشتر ناسی بوومان. ئەم تیۆرە وای دەنێ کە گیانی مرۆڤ تا ئەو کاتەی کە لەگەڵ جیهانی نەمریدا ئایدیا ناوەڕۆکەکان یان زاتە ڕاستینەکاندا لە پەیوەندیدا بێ، حاڵەتێکی هەموو شت زانی خودایی هەیە. لە دایکبوونی مرۆڤ دابەزینێکە دابەزین لە حاڵەتی سروشتی یا خوایی زانینە و هەر بۆیە سەرچاو هۆکاری نەزانی مرۆڤ لێرەدایە. تۆوی ئەمەندێشەیە کە نەزانی تاوانێکە یان لانی کەم پەیوەندی بە تاوانەوە هەیە لەمەدا دەبینین. کتێبی فیدرز ژمارە 765 بخوێننەوە. ئاشکرایە کە تیۆری یادەوەری و ڕێبازی بنەما یان سەرچاوەی خودایی ناسینی مرۆڤ پەیوەندیەکی لە پچڕان نەهاتوویان پێکەوە هەیە و هاوتەریب لەگەڵ ئەم پەیوەندیدا پەیوەندیەکی زۆر نزیک لە نێوان تیۆری یادەوەری و ڕێبازی تایبەتمەندی ڕۆشنی حەقیقەتیشدا هەیە. ئەگەر ئێمە لەو کاتەدا کە نوقمی لە بیرچوونەوەی تاوانکارانەین حەقیقەت ببینین مەحاڵە نەیناسینەوە. لە ئەنجامدا حەقیقەت بە نوێبوونەوەی بیرەوەری پێگە تایبەتیەکەی خۆی واتە ئەوەی کە لە بیر نەچۆتەوە و نەشاراوەتەوە، بەڵکو شتێکە کە ئاشکرایە بەدەست دێنێتەوە. سوقڕات لە بەشێک لە نامیلکەی مینۆندا کە یارمەتی کۆیلەیەکی لاوی بێبەش لە فێربوون دەدات،
هەتا لایەنێکی تایبەت لە مەسەلەی فیساغۆرسی بیر بکەوێتەوە بە شێوەیەکی زۆر لێزانانە ئەمە پیشان دەدات. ئەمە شێوەی پراکتیکی ئەپستمۆلۆژی گەشتبینانەیە کە شێوازی کۆنی قوتابخانەی دیکارتە. بەڵام وا دێتە پێشچاو کە ئەفلاتون لە مینۆندا بەلایەنی ئەو پەڕی گەشتبینانەی تیۆریەکەی خۆی زانیوە، چونکە ئەوی وەک شێوازێک بۆ ئاندانی مەیلی فێربوون و لێکۆڵینەوە و دۆزینەوە لە مرۆڤدا وەسف کردووە. بەڵام پێدەچێت ئەفلاتون دواتر دووچاری جۆرەها دڵساردیە کاتبێ، چونکە لە کتێبی کۆمار و هەروەها لە نامیلکەی فیدرسدا پلانی تیۆریەکی ناسین دەبینرێ کە ڕەشبینانەیە. ئەفلاتون لە چیرۆکی ئەشکەوتدا پیشانی دەدا کە جیهانی ئەسپێکرا و ئەزموونی ڕەنگدانەوە و سێبەری جیهانی ڕاستیە. تەنانەت ئەگەر یەکێک لە زیندانیەکان لە ئەشکەوتەکە ڕاکات و ڕوبەڕووی جیهانی ڕاستی بێتەوە، ناتوانێ بیبینێ و لێی تێبگات مەگەر ئەوەی گیرروگرفتێکی لە چارە نەهاتووی بە تووشەوە بێت. باواز لەو گیرروگرفتانە بهێنین کە بۆ تێگەیاندنی مەسەلەکە لەو کەسانەی لە ئەشکەوتدا ماونەوە تووشی دەبێت. بربەستەکانی سەرڕێی تێگەیشتن لە جیهانی ڕاستی توانایەکی سەر و مرۆیی دەوێ و کەم کەس ئەگەر هەبن دەتوانن بگەنە و دۆخە خوایی کە بتوانن لە جیهانی ڕاستین بگەن. بە دۆخی خواییناسینی ڕاستین بە زانست بە یۆنانی ئەپستیمە. ڕەشبینی ئەم تیۆرە سەبارەت بە زۆربەی خەڵکی نەکەموان ڕاستە. لە ڕاستیدا ئەم تیۆرە وامە فێر دەکا کە چەند کەسێک هەڵبژاردەکان شایستەی ئەوەن بە حەقیقەت بگەن. دەکرێت بڵێن گەشتبینی ئەم تیۆرە لە سەرەو کەسانە لە تیۆری تایبەتمەندی ڕۆشنی حەقیقەت زۆرترە. ئاکامەکانی دەسەڵاتخوازانە و نەریتخوازانەی ئەم هەڵێنجانە ڕەشبینانەیە لە کتێبی یاساکانی ئەفلاتون بە تەواوی شیتەڵ و ڕۆشن کراوەتەوە. بەم شێوەیە بۆ یەکەمین جار فەلسەفەکەی ئەفلاتون لە ئەپستمۆلۆژی گەشتبینانەوە دەمانگەیەنێتە ئەپستمۆلۆژی ڕەشبینانە. هەرکام لەم دوو تێگەیشتنە پێکهێنەری بنەما یەکێک لە دوو فەلسەفەی دەوڵەت واتە دەوڵەتی کۆمەڵایەتی کە بە تەواوی دژی یەکترن. لەلایەک عەقڵگەرایی دژی نەریتخوازی، دژی دەسەڵاتخوازی، شۆڕژگێڕی و دڵخوازی دیکارتیە و لەلایەکی ترەوە نەریتخوازی دەسەڵاتخوازانە. تەواو پێدەچێت ماڵوگۆڕە هزریە لەوە بێت کە ئەندێشەی دابەزینی ئەپستمۆلۆژیانەی مرۆڤ نەک تەنیا دەتوانێت لە بەرامبەر لێکدانەوەی گەشتبینانەی تیۆری یادەوەریدا خۆی ڕاگرێ، بەڵکو دەشتوانێت تەحەمولی لێکدانەوەیەکی تری بە تێگەیشتنێکی ڕەشبینانەوە هەبێت. بە گوێرەی ئەم لێکدانەوەیە دابەزینی مرۆڤەکە هەمووان یان زۆرینەیەکی گەورە دەکاتە دیلی نەزانی بەڕواڵەت لە چیرۆکی ئەشکەوت و هەروەها بێگومان لە چیرۆکی داڕمانی کۆمەلگا بەهۆی فەرامۆشکردنی مۆسەکان و تەعالیمە خوایەکانیان. کۆمار بەندی دی 546دا دەتوانێت شێوەیەکی سەرەتایی سەرنجڕاکێش لەم ئەندێشەیە ببینرێ. ئەویش ڕوانگەی پارامێندیسە کە بەپێی ئەو ڕوانگەیە بیر و باوەڕی مرۆڤەکان لە خەیاڵات زیاتر نین و ئاکامی ڕێکەوتنامەیەکە کە بناغەیەکی خوایی هەیە. ڕەنگە ئەندێشەیە هی گزەینەفۆن بێت کە بە بڕوای ئەو سەرجەمی زاناییەکانی مرۆڤ خەیاڵاتێکی ڕوتن و تەنانەت تیۆریەکانی خۆشی لە باشترین حاڵەتدا نیمچە ڕاستن. بناغەی ئەم ڕێکەوتنامە نەگریسە زمانە، ناولێنانی شتێکە کە بوونی نییە. وەک کارێڵ ڕێنهارد دەڵێ، ڕەنگە ئەندێشەی دابەزینی ئەپستمۆلۆژیانەی مرۆڤ لە وتاریش نەخواوەندێکدا بێت کە دەربڕی لادان لە ڕێگای حەقیقەتە بەرەو ڕێگای بیر و باوەڕە هەڵخەڵەتێنەرەکان. بەڵام تۆ فێر دەبی کە بیر و بڕوا هەڵخەڵەتێنەرەکان کە دەیانەوێ وەک حەقیقەت بناسرێن چۆن لە هەر شتێکدا ڕێگایەک بۆ خۆیان دەکەنەوە. ئێستاش دەمەوێت لەگەڵ تۆدا لەو جیهانە بدوێم کەوا دروستیان کردووە لە حەقیقەت بچێت. ئیتر تۆ هەرگیز عەوداڵی ناو بیرکردنەوەکانی مرۆڤەکان نابی. سەرنجام هەرچەند هاتنە خوارەوە پەیوەندی بە هەموو مرۆڤەکانەوە هەیە، بەڵام پێدەچێت بەوەی ئیمتیازێکەوە حەقیقەت تەنانەت حەقیقەتی جیهانی ناواقعی خەیاڵات، بیر و بڕواکان، تیۆریەکان و ئەو بڕیارانەی مرۆڤەکان لەسەری ڕێکەوتون جیهانی لە ئارادانەبووی ڕواڵەت کە دەیەوێ وەک جیهانی ڕاستی بسەڵمێ و وەرگیرێ بۆ هەڵبژاردەکان دەرکەوێت. تێبینی
جێی خۆیەتیان تێگەیشتە ڕەشبینانەیەی پێویستی هەڵا لەگەڵ گەشبینی دیکارت و سپینۆزادا بەراورد بکەین. مادەی 5 لە نامەی 78 چونکە ئەوان بە سووک سەیری ئەو کەسانە دەکەن کەوا بیر دەکەنەوە گیانە ناپاکەکان لە جیاتی ئەندێشە ڕاستەکان، ئەندێشە ناڕاستەکان دەخەنە مێشکی مرۆڤەوە. تێبینیەکە تەواو. دوو مەسەلەی گرنگ کاری کردە سەر فەلسەفەکەی ئەفلاتون: دۆزینەوەکەی پارامینیدس و بڕوای ئەو بەوەی کە ژمارەیەکی کەم لە مرۆڤەکان دەتوانن باوەڕ بە بوونی ڕاستینی نەگۆڕ و نەمری بێنن، هەر بەو شێوەیەی کە بڕوایان بە جیهانی لە ئارادا نەبووی بگۆڕ و لە ڕاستی چووی نادیار هەیە. ئەفلاتونیش عەوداڵ لە نێو هیوا و ناهومێدی و خۆ بەدەستەوەداندا بەردەوام ئەمەی وتوەتەوە. بەڵام ئەوەی لێرەدا جێی سەرنجی ئێمەیە ئەپستمۆلۆژیای گەشبینانەی ئەفلاتون و تیۆری یادەوەریەکەیەتی کە لە کتێبی مینۆندا باسی کردووە. بە بڕوای من هەردوو تیۆریەکە نەک تەنیا وێنەگەلی پێشتری عەقڵگەرایی دیکارتین، بەڵکو هەروە وێنەگەلی پێشتری تیۆریەکانی ئیستیقڕایی ئەرستۆ بە تایبەتیش بیکۆنن. لە ڕاستیدا پرسیارە بەجێکانی سوقڕات یارمەتی کۆیلەکەی مینۆن دەدەن هەتا زانیاریە لە بیرچووەکەی وەبیر بێتەوە کە بەر لە دایک بوون، واتە ئەو کاتێک کە شتێکی زانیوە لە دەرونیدا هەبوو. من لەو بڕوایەدا مەرستۆ لەو شوێنەدا کە دەڵێ سوقڕات شێوازی ئیستیقڕایی داێنە ئاماژە دەکات بەم شێوازە بەناوبانگەی سوقڕات کە لە کتێبی تێتوسی ئەفلاتوندا بە هونەری بەدنیاهێنان یان مامانی مایۆتیک ناسێنراوە. تێبینی؟ ببورن تێبینیەکەی تر دواییەت. بە بڕوای من مەبەستی ئەرستۆ و بیکۆن لە ئیستیقڕا زیاتر لەوەی کە گەڕانەوە بێت لەسەر بنەمای ڕوانینە تایبەتیەکان بۆ سروشت هەنگاوێکە بۆ گەیاندنی ئێمە بەجێیەک کە بتوانین بە پشکنین لە نێوەڕۆک واتە جەوهەر یان زاتی ڕاستینی شتێک تێبگەین. تێبینی؟ دەستەواژەی ئیستیقڕا بە یۆنانی ئیپا گۆچ لە ڕوانگەی ئەرستۆ لانی کەم دووشتی جیاواز دەگەێنێ کە نووسەر بڕێک جار پێی وایە پێکەوە پەیوەندیان هەیە. لە حاڵەتی یەکەمدا ئیستیقڕا کارێکە کە لە ڕێگای پشکنینەوە بنەمایەکی گشتیمان تێدەگەێنێ. لێکۆڵینەوەی یەکەم سەبارەت بەوە بیرهێنانەوە لە مینۆندا و لێکۆڵینەوەی دووهەم لە حاڵەتی دووهەمدا ئێمە لەگەڵ شێوازێک سەرۆکارمان هەیە توبیفە هونەری مشتومڕ یا توبیفای دووهەم لە بەڵێ کە کارەکەی لەسەر بنەمای شێوازێکی توێژینەوەیی بەبێ ناوەڕۆکی ڕەخنەئامێزی یان ئاماژەکردن. بە نمونە دژەکان لە بوارە جیاجیاکانەوە دەست پێ دەکات. بە بڕوای من شێوازی یەکەم کۆنترین شێوازە و دەکرێت بە ئاسانی ئەو شێوازە لەگەڵ شێوازی مامانی سوقڕاتدا بە بوونی لایەنی ڕەخنەئامێزی و نمونە دژەکانیەوە وەکێک بزانین. بەڕواڵە شێوازی دووەم لە هەوڵێکەوە سەرچاوە دەگرێت کە بۆ ڕێکپێکردنی ئیستیقڕای تیۆری لۆژیکی یان وەک ئەرستۆ دەڵێ لێکدانەوەی یەکەم بە مەبەستی دامەزرانی پێوانەیەکی باوەڕپێکراو لەسەر بنەمای ئیستیقڕایە. ئەم پێوانەیە دەبێت حتمەن پێوانەیەکی تەواو هەمەگیر بێت هەتا ببێتە جێگەی ئێعتیبار واتە متمانە. دەبێت سەرجەملایەنەکان لەخۆ بگرێت. ئیستیقڕای ئاسایی بە واتایی کە لە شێوازی دووهەمدا کاری پێدەکرێت حاڵەتی لاواز و بێ ئێعتیباری شێوازی یەکەم. تێبینیەکە تەواو. بەڵام هەر وەک دەرمانخست ئامانجی مامانیەکەی سوقڕات ڕێک ئەمەیە. مەبەستەوەیە کە بیرەوەریەک نوێ بێتەوە یان مرۆڤ ڕێنوێنی بکرێ بۆ نوێبوونەوەی بیرەوەریەک و وە بیرهێنانەوە توانای مرۆڤە بۆ بینینی سروشتی ڕاستین یان نێوەڕۆک. واتە ئایدیا کە بەر لەوەی لەدایک بێ بەر لە دابەزین شارەزایی لێیان بووە. بەم جۆرە دوو شێوازی مامانی و ئیستیقڕا ئامانجگەلێکی وەکیەکیان هەیە. جیا لەوە ئەرستۆ وای فێر کرد کە ئاکامی ئیستیقڕا دۆزینەوەی ماکی شتەکان دەبێ بە پێناسەکردنی ماکی دەر ببڕدرێ. هەر کات وردی لەم دوو شێوازە بکۆڵینەوە واتە بە وردی لەم دوو شێوازە بکۆڵینەوە تێدەگەین کە هونەری مامانی سوقڕاتی زۆرتر
هێنانە گۆڕی پرسیارگەلێکە بۆ نەهێشتنی حکومدانە پێشوەختەکان و بیر و بڕوانە ڕاستەکان کە زۆرتر بەرهەمی نەریت یاخوەکانی سەردەمن و وەڵامگەلێکی ناڕاستن کە لە نەزانیەکی زۆر خۆ بە زانانەوە سەرچاوە دەگرێت. سوقرات خۆی بە زانان نەدەزانی. ئەرستۆ بەم جۆرە باس لە ڕەوشی سوقرات دەکات. سوقرات پرسیاری دەکرد و وەڵامی نەدەدایەوە چونکە دانی بەوە دادەنا کە هیچ نازانێ. هەر بۆیە مامانیەکەی ئەو شێوازێک نییە بۆ فێرکردنی بیر و بڕوایەکی تایبەت، بەڵکو بە پێچەوانەوە شێوازێکە بۆ پاکوخاوێنکردنەوەی دەروون. لە بیر و بڕوا ناڕاستەکان، لە ڕاست چووەکان و حکومدانە پێشوەختەکان، شێوازی مامانی بە فێرکردنی ئێمە بەوەی کە بیر و بڕواکانمان کێشینە ژێر پرسیار، بە ئامانجەکەی دەگات ئیستیقرا بە شێوەی بیکۆنیش لە بنەڕەتدا شێوەیەکی ئەوە. ئێستا باس لە شێوازیکاری تیۆری ئیستیقرایی بیکۆن دەکەین. بیکۆن لە کتێبی ئەرغەنونی نوێدا جیاوازی لە نێوان شێوازی دروست و شێوازی نادروست دادەنێ. ناوێک کە لەسەر یەکەم دانەیان دایدەنێ واتە ئینتەرپریتێشیۆ ناچورە وەک باوە بە لێکدانەوەی سروش دەخوێنرێتەوە و دووەم دانە واتە ئەنتیسیپاشیۆ مێنتس بە وە پێشکەوتنەوەی زەین یا پێشبینی زەینی دەخوێنەوە. بەرواڵە دەم لێکدانەوانە ڕۆشنن، بەڵام لە ڕاستیدا فریو دەرن. بە بڕوای من مەبەستی بیکۆن لە لێکدانەوەی سروش خوێندنەوەی سروشت و یان باشتر بڵین کردنەوەی ڕەمز و ڕازەکانی کتێبی سروشتە. بێگومان وشەی لێکدانەوە لە زمانی ئینگلیزی نوێدا ناوڕۆکێکی زەینی یان ڕێژەیی هەیە. کاتێک دەڵێن ڕۆدۆڵف سێرکین ڕێبەری ئۆرکێسترای ئیمپراتۆر بەرهەمی بیتۆڤنی جێبەجێ کرد، لە زمانی ئینگلیزیدا بە جێبەجێکردنی پارچە مۆسیقایەک دەڵێن تەعبیرکردن، ئەمە وەرگێڕی فارسیەکە وا دەڵێت. مەبەستی ئەوەیە کە جێبەجێکردن لێکدانەوەگەلی جۆراوجۆر لەم ئاهەنگە هەیە و ئەو جێبەجێکردنەی ئێمە مەبەستمانە بەڕێوەبردن یا لێکدانەوەی سێرکینە. بە دڵنیاییەوە ئێمە نامانەوێت بە وتنی ئەم ڕستەیە بڵین کە ئەم پێشکەشکردنە باشترین یا دروستترین نزیکترین زۆری پێشکەشکردنە بەوەی کە بیتۆڤن دەیەوێت. بەڵام هەر لەو کاتەدا کە ئەوە ببورن بە باشترین زۆری پێشکەشکردن نازانین، هەر ئەوەندەی کە وشەی دەربڕین بەکاردێنین، دانمان بەبوونی جۆرەها پێشکەشکردن یا خوێندنەوە کانداناوە کە دەشێ بوونیان هەبێ، بەبێ ئەوەی کە بمانەوێ پێ لە سەربایەخی هاوکێشی ئەو پێشکەشکردنانە داگرین. من لێرەدا وشەی خوێندنەوە لە جیاتی لێکدانەوە بەکاردێنم، نەک تەنیا لەبەرەوەی کە واتاگەلێکی زۆر نزیکیانەیە، بەڵکو لەبەرەوەشی کە واتای کاری خوێندنەوە بە واتای ناوی کردار خوێندنەوە و خوێندنەوە، کاری خوێندنەوە لە حاڵەتی ئێستا ئیتر لەگەڵ لێکدانەوە خوێندنەوە وەکێکیان لێ هاتووە. جیا لەوەی کە بەکارهێنانی کۆن و نوێی کردەوەی خوێندن هەردووکیان تەواو باون. لە ڕستەی من نامەکەی ژانم خوێندەوە، ئەم وشەیە بەبێ هیچ مەبەستێکی تری زەینی بە واتە باوەکەی بەکار هاتووە، بەڵام ئەم ڕستانە من بە شێوەیەکی تر ئەم بەشە لە نامەی ژان دەخوێنمەوە و یان خوێندنەوەی ئەم دەستەواژەیە بۆ من جیاوازە. نمونەگەلی بەکارهێنانی وشەی خوێندنەوە بە واتە کرداریەکەیەتی کە توخمی شێوە بیرکردنەوەیان ڕێژەیی بوون لەواندا بەشدارە. بەڵام من قسەم ئەوەیە کە واتای لێکدانەوەش ڕێک بەو شێوە گۆڕدراوەی جیا لە یەکەم واتە بێگومان واتای بەدەنگی بەرز خوێندنەوە بۆ کەسێک کە خۆی ناتوانێ بخوێنێتەوە، ئیتر بەکردەوە لە ئارادا نەماوە. لە ئێستادا تەنانەت ڕستەی دادوەر دەبێ حەق بڵێت، ئەو مانایە دەبەخشێ کە دادوەر لەم کارەدا بڕێک دەسەڵاتی هەیە. لە کاتێکدا کە ئەم ڕستەیە لە سەردەمی بیکۆندا ئەم واتایی دەبەخشی، ئەرکی سەرشانی دادوەر وا باسی حەق دەکاکایە دەربڕی حەق بێت، بەڕێک و پێکی حەق جێبەجێ بکات. لێکدانەوەی یاسایی یان لێگز یان ئەم واتایە دەبەخشێ، یان بە واتای دەربڕینی حەق بۆ غەیری یاساناس بەکاردێ. لەم ڕوانگەیەوە لێکدەرەوەی یاسایی دەسەڵاتێکی نییە
یان لانی کەم اختیارەکەی لە وەرگێڕی سوێند خواردوو زۆرتر نییە کە بەڵگەیەکی یاسایی وەردەگیرێت. کەواتەش یاو نییە کە بە خوێندنەوەی سروشت مانە بکرێتەوە. دەبێت لە جیاتی ئەو شتێکی وە خوێندنەوەی دروستی سروشت کە هاوتای خوێندنەوەی دروستی حەقە دابدرێت. من پێم وایە بیکۆن ویستویەتی بڵێ ئەم کارە بریتیە لە خوێندنەوەی سروشت وەک هەیە، یان کردنەوەی ڕەمز و ڕازی کتێبی سروشت لە ڕاستیدا و فۆرمۆلەی کە هەڵی دەبژێرین دەبێت دوور بێت لە تێگەیشتنە نوێەکەی و شەی لێکدانەوە و نابێ پشت بە گریمانەکان یا ئەو هۆکارە نادیارانەی زەمانەتی بیرۆکەی هەوڵدان بۆ لێکدانەوەی شتە ئاشکراکانی سروشت دەکەن ببەستێت. چونکە لەم حاڵەتەدا پێشبینی زەینی دەبێ بە واتایی کە بیکۆن مەبەستێتی هەڵبەت بە بڕوای من هەڵەیە ئەگەر خزمایەتی گریمانەگەلێک دروست بکە، چونکە ئیستیقای بیکۆن وەک بانگەشە دەکا ناسینێکی یەکجارەکی دێنێ نەک گریمانەی. بەڵام جێی خۆیەتی سەبارەت بە واتای زاراوەی پێشبینی زەینی وتەی جۆن لۆک بهێنینەوە. مرۆڤەکان هەمیشە ملکەتی یەکەمین پێشبینی زەینی خۆیان دەبن. ئەم قسەیە واتاکردنەوەی قسەکەی بێکۆنە. ئەم واتاکردنە بەڕوونی دەری دەخات کە پێشبینی واتە ئەنتی سیپاشیۆ بە واتای حکومدانی پێشوەخت و تەنانەت خورافێ. هەروەها دەکرێت سوود لە دەستەواژەی ئەنتی سیپاشیۆ دیورەم وەربگیرێ کە مانای بوونی خواوەندگەلێکی وەڕووخەری خەیاڵاتی خۆشباوەڕانە و سەرەتایی یان خوڕافی دەگەێنێ. بەڵام دەکرێت بابەتەکە زیاتری شیتڵ بکرێتەوە. حکومدانی پێشوەخت لە وشەی دادوەریەوە وەرگیراوە و ئەگەر قاموسی ئینگلیزی ئۆکسفۆردمان قبول بێت ئەوە بۆ یەکەم جار بیکۆن کردداری حکومدانی پێشوەخت بە واتای پێشاوپێش حکومدانێکی نالەبار واتە لە ئەرکەکانی دادوەر واوەتر ڕۆیشتنی هێناوەتە ناو زمانی ئینگلیزیەوە. بەم جۆرە دوو شێوازە پێشنیازکراوەکەی بیکۆن بریتین لە کردنەوەی ڕەمز و ڕازی کتێبی ئاوەڵای سروشت کە ناسین یا زانستی لێدەکەوێتەوە پێش وەخت حکومدانی زەینی کە باڵە یا تەنانەت بە خەتە دادوەری لەسەر سروشت دەکا بە دۆکسا یان لێکدانەوەیەکی سادە و ساکار و هەروەها باڵە خوێندنەوەی کتێبی سروشت کۆتایی دێت. شێوازی دووهەم کە بیکۆن ڕەتی دەکاتەوە لە ڕاستیدا شێوازی لێکدانەوە بە واتانوێکەتی. شێوازی شیمانە و گریمانەکانە هەڵبەت من بە تەواوەتی لایەنگری ئەم شێوازم. بەڵام چۆنی خۆمان بۆ خوێندنەوەی دروست و وەفادارانەی سروشت تەیار بکەین. بێگومان بەم جۆرە وەڵام دەداتەوە دەبێ مێشک لە هەر چەشنە پێشبینی و گریمانە و گومان و حکومدانێکی پێشوەخت پاک بکەینەوە دەبێ بۆ ئەم پاکردنەوە زەینیە کەڵک لە شێوازگەلی جۆراوجۆر وەربگرین. دەبێ دەست لە بتەکان و بیر و بڕوانە ڕاستەکان هەڵگرین کە زۆر ڕەواجیان هەیە، چونکە ئەمانە ڕوانینەکانمان بەلاڕێدا دەبن، بەڵام دەبێ وەک سوقراتیش مەسەلە و نمونە دژەکان بدۆزینەوە. ئەم نمونانە بواری ئەوەمان دەدەنێ سەبارەت بەو شتێک کە دەمانەوێت ناوەڕۆکی ڕاستین و زاتی ئەومان بۆ دەرکەوێ. حکومدانە پێشوەختەکانمان باشتر هەڵسەنگێنین، ئێمەش دەبێ وەک سوقرات بە پاکردنەوەی زەینی خۆمان دەروونمان بۆ بینینی تیشکی نەمری ئایدیا ئامادە بکەین. دەبێ بە هاوکاری نمونە دژەکان حکومدانە پێشوەختە چەپەڵەکانی خۆمان وەلانەین. تەنیا دوای ئەوەی کە بەم شێوەیە خۆمان پاکردەوە دەتوانین خۆمان بەکردنەوەی ڕەمز و ڕازی کتێبی سروشت و حەقیقەتی ڕۆشنەوە خەریک بکەین. بە بڕوای من بە پێی ئەم بەڵگانە ئیستیقرا بە شێوازی بیکۆن و بە شێوازی ئەرستۆش لە بنەمادا وەک مامانیەکەی سوقرات وایە. هەرکات حکومدانە پێشوەختەکانمان وەلانە دەبێ مێشکمان بۆ سەر لە نوێناسینەوەی حەقیقەتی ئاشکرا و ڕوون یا خوێندنەوەی کتێبی سروشت ئامادە بکەین. شێوازی گومانی دیکارتیش لە منەڕەتدا هەرەمەیە، شێوازێکە بۆ وەلانانی سەرجەم حکومدانە پێشوەختە ناڕاستە زەینیەکان بە مەبەستی گەیشتن بە بناغەیەکی پتە و کە حەقیقەتی ئاشکرا پێک دێنێ. ئێستا باشتر تێدەگەین کە بۆ ئەبستمۆلۆژیای گەشتبینانەی لەم چەشنە تێگەیشتنێک کە حاڵەتی سروشتی یا پاک و بێگەردی مرۆڤە، حاڵەتی ڕوانینێکی بێتاوانانەیە کە دەتوانێت حەقیقەت ببێنێ و لە کاتێکدا کە نەزانی سەرچاوەگرت و لە برینداریەکە کە ئەم ڕوانینە بێتاوانە لە کاتی دابەزینی مرۆڤدا تووشی بووە.
کاسێتی دووەم لە پەرتووکی سەرچاوەکانی زانایی و نەزانی لە نووسینی کارل پۆپەر، دیوی دووەم لە لاپەڕە 83. ڕەنگە بەڕێوەبەری تایمز پرسیاری دووەم بەم جۆرە وەڵام داتەوە. لە نووسینگەی سەرۆکوەزیرەوە تەلەفۆنیان بۆ کردین. بە بڕوای ئەزموونگەرەکان لەم قۆناغەدا بە پێی نەریت دەبێت بپرسین کێ هەواڵەکەی وەرگرت و پاشان سەبارەت بە وردەکاریەکانی داوای ڕوونکردنەوە بکرێ. بەڵام لە هەمان کاتدا دەبێت بپرسین لەکوێ ئەزانی ئەو دەنگەی کە بیستراوە بەڕاستی دەنگی یەکێک لە بەرپرسانی نووسینگەی سەرۆکوەزیران بووە و هەتا دوای. بە دڵنیاییەوە ئەم زنجیرە پرسیارە وەڕسکەرانەیە، ئەنجامێکی دڵخۆشکەری لێ ناکەوێتەوە. هەر لەبەر ئەم هۆ زۆر سادەیە کە بە پێی نەریتی باو ناسینێک کە بەڵگەی لە کەسەکان، شوێنەکان، شتەکان، شێوازەکانی قسەکردن، پەیمانە کۆمەڵایەتەکان و هەتا دوایی هەیە. ڕۆڵێکی گرنگ بگێڕێ، شاید ناتوانی تەنیا بە دەربڕینی هەست پێکراوەکانی خۆی شتە بیرراوە بیسراوەکان قەناعەت بکە. بە تایبەتی ئەگەر بەڵێن وابێ ئەم ناسینە بۆ پاساوی ئیدعایەک کەڵکی لێوەرگیرێکە وەک پێویست دەکا دەبێ قابلی قبول بێت. بەڵام بە دڵنیاییەوە ئەو کات چەندین پرسیاری نوێ لەسەر سەرچاوەکانی پێگەکانی ناسین دێتە پێش کە ئاکامی ڕاستەوخۆی بینین نییە. لەبەر ئەم هۆیە کارکردی بەرنامەیەک لەسەر بناغی سپاردنی ناسین بە دوایین سەرچاوەکەی کە گوایە لە بینیندایە دەرخەری مەحاڵێکی لۆژیکیە. ئەم مەحاڵش بە دوا داڕۆیشتنی ئەو زنجیرەیە تا ئەو پەڕی کۆتایی ئامانج لە بنەمای تایبەتی ڕۆشنی حەقیقەت، بە تایبەت ئەوەیە ئەم شوێن کەوتنە لە جێیەکدا کۆتایی بێت. کارێک کە بۆ بەیانکردنی ئەو پێشوازی لەم تیۆریە کراوە بێکەڵک نییە. هەروە ئێستا پیشانی دەدەم کە ئەم ئەنجامگیریانە پەیوەندی بە چەندین بەڵگەوە هەیە کە دەیسەڵمێنن یان هەموو بینینێک پەیوەندی بە لێکدانەوەیەکەوە هەیە کە بەرهەمی ڕووناکی تیشکی زانایی تیۆریە، یان زانایی سەرچاوەگرتوو لە ڕوانینە ئەبستراکتەکان و دابڕاو لە تیۆرەکان. گریمان زاناییەکی لەو چەشنە هەبێ تەواو نەزۆک و بێکەڵکە. لە پرۆگرامی قوتابخانەی ڕەسەنایەتی بینیندا کە بەردەوام بە دوای دۆزینەوەی سەرچاوەکانی ناسینەوەیە، جیا لە وەڕسکەریەکەی شتێک کە بەرچاوە ئەوەیە ئەم پرۆگرامە بە هیچ زۆرێک لەگەڵ عەقڵێکی تەندروستە نایەتەوە. بەکردەوە هەر کات گومان لە ئیدعایەک بکرێ، مرۆڤ خۆی هەڵدەستێ بە تاقیکردنەوەی ئەو ئیدعایە و کاری بە سەرچاوەکانی نییە. واگەر توانی پشتی ڕاست کاتەوە، ئەوە زۆرتر ئەو ئیدعایە قبول دەکا بەبێ ئەوەی هەرگیز دوای سەرچاوەکانی بکەوێ. بێگومان لە ئەندێ بواردا مەسەلەکە بە شێوەیەکی ترە، واوەتر ڕۆیشتن تا سەرچاوەکان بۆ تاقیکردنەوەی ڕاپۆرتی مێژوویی پێویستیەکی هەمیشەیە، بەڵام نەک هەمیشەیە. تا گەیشتن بە شایەتی ئەو شایەتانەی بە چاوی خۆیان دیویانە ڕوون و ئاشکرایە، هیچ مێژوو نووسێک بەبێ تاقیکردنەوەیەکی ڕەخنەیانە بەڵگەنامەکان قبول ناکە. ئەم تاقیکردنەوەیە ڕوبەڕووی مەسەلە گەلێک دەبێتەوە کە پەیوەندی بە ڕەسەنایەتی بەڵگەنامەکان و ڕوانگەکانەوە هەیە و لەم نێوەدا گرفتی نۆژەنی سەرچاوە کۆنەکانیش دێتە ئاراوە. هەروەها چەندین پرسیاری وەک ئایا نووسەر لە کاتی ڕوودانی ڕووداوەکەدا خۆی لەوێ بووە، ئەویش دێتە ئاراوە. بەڵام ئەم جۆرە پرسیارانە تەنها کاری مێژوو نووس نییە، ئەو دەوێت بزانێت کە ئایا دەکرێت متمانەمان بە پەیوەندیەکە بێیان نا. بەڵام کەمتر شتی وا ڕوودەدا کە بپرسێ ئایا ڕێخەری بەڵگەنامەکە خۆی ئەو ڕووداوەی کە لەژێر لێکۆڵینەوەدایە گریمان دەبینرا بە چاو بینیوێتی یان نا. نامەیە کە تیایدا نووسراوە من دوێنێ ڕام لەسەرم بابەتە گۆڕیوە، دەتوانێت بەڵگەیەکی جێگای بڕوابێ کە بایەخێکی مێژووی زۆر گەورەی هەبێ. هەرچەندە ڕاگۆڕین شتێک نییە ببیرێ، تەنانەت ئەگەر بەڵگەنامە گەلێکی دیکە ناچارمان کات ئەو گریمانەیە وەرگرین کە نووسەر درۆی کردووە. بەڵام ئەو شایەتانەی بە چاوی خۆیان بینیویانە زۆر بەجیا لە ڕەوتی داوەری یا دادوەری ببورن کە لێ پێچانەوەی بەرامبەری تیا بەڕێوە دەچێت دەورێکی وا نابینن. وەک زۆربەی پارێزەرەکان دەزانن کە زۆر جار شایەتە عینیەکان بە هەڵەدا دەچن. سەبارەت بەم دیاردەیە لێکۆڵینەوەی ئەزمونگەرانەی زۆر بەڕێوەچووە و دەرەنجامی سەرسوڕێنەری لێکەوتوەتەوە. تەنانەت ئەو شایەتانەی کە بۆ شیکاری ڕووداوێک بامان شێوە کە ڕوویداوە ئەو پەڕی وردبینی بەکاردێنن، لەوانەیە تووشی هەڵەی زۆر بێن. بە تایبەتی ئەگەر ڕووداوگەلێکی سەرنجڕاکێش بە لەز و لە دوای یەک ڕووبدات و ئەگەر ڕووداوێک لێکدانەوەیەکی خت و کە دەرانە بخوازێ زۆر کار ناکرێ بەر بەوە بگیردێ کە ئەم لێکدانەوەیە ئەو شتە نەگۆڕێ کە لە ڕاستیدا بیندراوە.
هیۆم ڕوانگەیەکی دیکەی لەسەر زانایی مێژوویی هەیە. ئەو لە کتێبەکەیدا دەنووسێ: ئێمە هەمومان بڕوامان بەوە هەیە کە قەیسەر ڕۆژی 15 مانگی مارس لە ئەنجومەنی پیراندا کوژرا، چونکە تەواوی مێژوونووسان لەسەر کات و شوێنی ئەمڕووداوە هاودەنگن و بەم شێوە شایەتیان داوە. چەندین پیت و وشە هەن کە لە یادەوەری و هەستی ئێمەدا جێکەوتون. ئێمە ئەم پیتانەوە کێمای چەند ئەندێشەیەک وە بیردەیەنینەوە. ئەم ئەندێشانەشیان لە مێشکی کەسانێکدا بووە کە ڕووداوەکەیان ڕاستەوخۆ بینیوە و ئەندێشەکانیان ڕاستەوخۆ لەوە دروست بووە، ویان لە شایەتیدانی کەسێکی ترەوە سەرچاوی گرتووە و ئەویش لە شایەتی یەکێکی ترەوە، تا ئەو شوێنەی کە سەرنجام دەگەینە شاهیدانی عینی و بینەرانی ڕووداوەکە. وا دیارە بە ئەندێشەیە جگە لە گەڕانەوەی بێکۆتایی کە پێشتر لەبارەیەوە دوایین بە هیچ کوێیەک ناگەین، چونکە بێگومان کێشەکە ئەوەیە کە بزانی نایە دەبێ بە گەواهیدانی یەکسانی مێژوونووسان قایل بین، یان بەهۆی ئەوەی کە تەواوی بەڵگەکانیان ئاکامی پشت بەستنێکی بەردەوامە بە سەرچاوەیەکی هاوبەشی و لە هەمان کاتدا هەڵەیە ڕەتکەینەوە پرۆسەی گەڕانەوە بۆ ئەو پیتانەی کە لە بیرەوەری و هەستی ئەمەدا جێکەوتون. لەگەڵ ئەو مەسەلەی لێرەدا جێگای باسە و هەروە لەگەڵ ئەو مەسەلانەی پەیوەندیان بە مێژوونووسینەوە هەیە یەک ناگرنەوە. بەڵام سەرچاوەکانی زانایی مرۆڤ چین؟ بە بڕوای ئێمە وەڵامەکە ئێمەیان سەرچاوانە جۆرا و جۆرن، بەڵام هیچ کامیان سەرچاوەی جێگای بڕوانین. دەکرێت بڵین کە پێدەچێت تایمز یا ئینسایکلۆپیدیای بەریتانی سەرچاوی زانیارین و دەکرێت قبولمان بێ کە بڕێک لە وتارەکانی گۆڤاری فیزیکال ریڤیۆ لە بواری مەسەلە فیزیایەکاندا ئاعتیبارێکی زۆرتریان هەیە. ئەگەر مەسلەیەکی تایبەت لە ئارادا بێ دەکرێت لە تایمز و ئینسایکلۆپیدیای بەریتانی زیاتر پشتیان پێ ببەسترێ. بەڵام زۆر هەڵەیە ئەگەر بڵین کە حتمەن سەرچاوەی وتارەکەی فیزیکال ریڤیۆل بینینێک بووە. سەرچاوەیەم گۆڤارە دەتوانێت لێکدژیەکی بەرچاو کە لە وتارێکی تردا هەیە بخاتە ڕوو، یان پیشانی ودا کە پێدەچێت ئەو گریمانەی لە راپۆرتێکی دیکەدا پێشنیار کراوە لە ڕێگای ئەزموونەوە تاقی بکرێتەوە. ئەم دۆزینەوە هەم چەشنانش کە هیچ پەیوەندیەکیان بە بینینەوە نییە بە واتایەی کە کار ئاسانی دەکەن بۆ بەرزکردنەوەی زاناییمان، ئەوە سەرچاوەگەلێکیش پێکدەێنن. بێگومان ڕخنەیەکم لەوە نییە کە ئەزموونیش دەتوانێت تەنانەت تا ڕادەیەکی زۆر جێگای ستایشیشن زانایی ئێمە بەرز بکاتەوە، بەڵام بە هیچ شێوەیەک بە دوایین سەرچاوە ناژمێرێ. دەبێ هەمیشە ئەنجامە ئەزموونیەکان تاقی بکرێنەوە وەک باوە ئێمە لێپرسینەوە لە شاهیدی عینی ئەزمونگەلێکی وەک مەسەلەی هەواڵی گۆڤاری تایمز ناکەین. بە پێچەوانەوە گەر ئەنجامی ئەزموونێکمان بردەژێر پرسیار دەکرێت ئەم ئەزموونە دووپات بکەینەوە یاخود داوا لە کەسێکی دیکە بکەین ئەم کارە بکات. سەرەکیترین هەڵەی تیۆری دوایین سەرچاوەی ئەپستمۆلۆژی ئەوەیە کە بە ڕۆژنی جیاوازی لە نێوان ئەو مەسەلانەی پەیوەندیان بە بنەما و سەرچاوە هەیە و ئەو مەسەلانەی پەیوەندیان بە اعتیباری کێشەکانەوە هەیە دانانێ. ڕەنگە لە مێژوونووسیدا هەردووکی ئەم مەسەلانە ئاوێتە بکرێن. هەندێک جار دۆزینەوەی بنچینەی بڕێک لە سەرچاوەکان ئامرازی سەرەکی یا تەنیا ئامراز بۆ هەڵسانگاندنی اعتیباری بابەتێکی مێژوویە، بەڵام ئەم دوو مەسەلەیە وەکێک نین و ئێمە بە دیاریکردنی سەرچاوەکان یا بنەما و سەرچاوی پروپاگەندەیەک یان هەواڵێکی اعتیباری نادەینێ، بەڵکو بە شێوەیەکی دروستتر واتە بە تاقیکردنەوەیەکی ڕەخنەئامێز ناوەڕۆکی پروپاگەندە یا ڕاستی بابەتەکان هەڵدەسەنگێنین. بەم پێیە پرسیارە ئەزموونگەراییەکانی لەکوێ ئەزانی سەرچاوەی هەواڵەکەی تۆ چییە پرسیار گەلێکی ناڕاستن. مەسەلەکە ئەوە نییە بێوردبوونەوە یان خەمساردانە داڕێژاون، بەڵکو نەماکەی جێگەی پەسەند نییە، چونکە لە ڕاستیدا وەڵام گەلێکی دەسەڵات خوازانەی گەرەکە. دەکرێت پێکاتە ئەپستمۆلۆژیە کلاسیکیەکان بە بەرهەمی ئەو وەڵامە ئەرێونەرێیانە بزارێ کە لە پەیوەند بە پرسیارەکانی سەرچاوەکانی ناسین دراونەتەوە کە ئەوان پەسەندی دەکەن. ئەم پێکاتانە هەرگیز ڕەخنە لە خودی ئەم پرسیارانە ناگرن و لە ڕەوایی ئەوان ناکۆڵنەوە. ئەو پرسیارانە زۆر بە ئاسایی دەزان و هیچ هەڵەیەک ناخەنە ئەستۆی ئەوان. لەبەرەوەی ئەم پرسیارانە بە ئاشکرا بناغی دەسەڵات خوازانەیان هەیە جێخۆیەتی لەم لایەنەوە بە وردی سەرنجیان بدرێتێ. ئەم پرسیارانە لەگەڵ مەسلەی کێ دەبێت دەسەڵاتی بەدەستەوە بێ کە لە تیۆرە سیاسیەکاندا باسی لێوە دەکرێت وەک یەکن. ئەو پرسیارەی دوایی چەندین وەڵامی دەسەڵات خوازانەی وەک باشترینەکان، ژیرەکان، خەڵک یا زۆرینە دەخوازێ. ئەو کات هەر ئەم پرسیارانە چەندین وتەی گەمژانەی وەک دەبێت دەسەڵات لە دەستی کێدا بێ سەرمایەدارەکان یا کرێکارەکان دێنێتە ئاراوە. کە لەم بوارەدا لەگەڵ پرسیاری دوایین سەرچاوی ناسین کامەیە شعور یا هەستەکان وەک یەکن، ئەم پرسیارە کۆنە سیاسیە بەڕاست و دروستدا نەڕێژاوە و چەندین وەڵام هەڵدەگرێت کە دژ بە یەکن.
هەر بەو شێوەی کە لە بەشی حوتەمی کتێبی کۆمەلگای کراوەدا هەوڵمداوە پیشانی بدەم. دەبێت لە جیاتیەوە پرسیارێکی تەواو جیاوازدا بنین. دەبێت دامەزراوە سیاسیەکان چۆن ڕێکخرێن تا ئەوەندە دەکرێت کارە زیانبەخشەکانی ڕێبەرە خراپ یان نەشیاوەکان کەم بێتەوە. ئەو کارانەی کە دەبێت خۆیان لێ دوور خەینەوە. هەرچەندە بتوانین لە بەرامبەریشیاندا خۆڕاگرین، بە بڕوای من تەنیا بە گۆڕینی مەسەلەکە بەم شێوازە دەکرێت هیوادار بین کە بەرەو تیۆرێکی عەقڵانی دەربارەی دامەزراوە سیاسیەکان دەچینە پێشێ. سەبارەت بە سەرچاوەکانی ناسینیش دەکرێت ئاڵوگۆڕێکی لەو چەشنە پێک بێنرێ. لە ڕاستیدا هەمیشە پرسیار بەم جۆرە بووە باشترین سەرچاوەکانی ناسین کامانن. بڕوا پێکراوترین سەرچاوەکان و سەرچاوانەی تووشی هەڵەمان ناکەن و ئەگەر تووشی شک و گومان بووین دەتوانین و دەبێت لە دوایین ساتدا دەستمان پێیان ڕابگات کامانن. بەڵام بە پێچەوانەوە من لەو بڕوایەدام کە سەرچاوەگەلێکی ئاواتەوا و دڵخوازبوونی نییە، وەک چۆن حکوومەتە تەواو دڵخوازەکانی بوونیان نییە و پێدەچێت هەندێک جار سەرلەبەری سەرچاوەکان تووشی هەڵەمان بکەن. دەرەنجام لەو بڕوایەدام کە دەبێت لە جیاتی مەسلەی سەرچاوەکانی ناسین مەسلەیەکی تەواو جیاوازدا بنرێ، بەم جۆرە چۆن دەتوانین هەڵەبدۆزینەوە و چارەسەری بکەین. پرسیارە سەبارەت بە سەرچاوەکانی ناسین وەکو زۆربەی پرسیارەکانی دیکە کە ئیلهامگرتوون لە دەسەڵاتخوازی لە ڕاستیدا لە وتەزاکانی ڕەچەڵک ناسیە. گەڕان بە دوای سەرچاوەکانی زانایی بە پاڵپشتیە و باوەڕەوەیە کە ڕەوایی ناسین پەیوەندی بە ڕەگ و ڕیشەکەیەوە هەیە. پەیوەندی بە زانایی ئەرستۆکراتیکێکی حەڵاڵزادەوە هەیە، پەیوەندی بە ناسینێکی بێخەوشەوە هەیە کە لە مەزنترین سەرچاوی دەسەڵاتەوە تەنانەت گەربگونجێ لە خواوە سەرچاوە بگرێ. ئەمانەن ڕوخسارە سەر و سروشتیەکان و زۆرتر لاشعوری کە بنەمای پرسیارەکە پێک دێنێ. پێشنیازی ئەمە لەسەرەوەی کە چۆن دەکرێت هیوامان بە دۆزینەوەی هەڵابێ لەو ئەندێشەیەوە هاتووە کە هیچ سەرچاوەیەکی یەکلاکەرەوە و پاک و بێگەرد بوونی نییە و نابێ و مەسەلانەی پەیوەندیان بە بنەما و سەرچاوە یان پاکی زاتیەوە هەیە لەگەڵ ئەو مەسەلانەی پەیوەندیان بە بەها و اعتیبارەوە هەیە لێ تێک بچێ. ئەم تیۆرە زۆر کۆنە و مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ لای گەزەنفۆن دەیزانی کە زانین گومانێکە بڕواداربوونە نەکزانین و ئەم شێعرانەی ئەو دەربڕی ئەم ڕوانینێ. خواکان یەکجێ هەموو شتێکیان بۆ ئاشکرا نەکردوین. ئێمە دەتوانین بە گەڕان و پشکنین بەرەبەرە فێر بین و زانیاریەکی باشترمان لەسەر هەموو شتەکان هەبێ. بەڵام کەس حەقیقەتی ڕاهی نەزانیوە و هەرگیز نایزانێ نە حەقیقەتی خواکان تەنانەت حەقیقەتی ئەو شتانەش کە من قسەیان لێوە دەکەم و ئەگەر بەڕێکەوت کەسێک باسی دوایین حەقیقەتکە خۆی پێ نابات. چونکە ئەو هەمووە جیا لە فۆرمێکی تێکەڵاوی گریمانەکان شتێکی دیکە نییە. کەواتە ئەم ڕۆسەر لە نوێ پرسیارە دێرینەکەی سەرچاوەکانی ناسینێکی جێبڕوا هاتوۆتە گۆڕێ و ئەمە زۆرتر کاری پۆزیتیڤیستەکان یا ئەو بیرمەندانەی ترە کە بە گومانی خۆیان لە دژی دەسەڵات ڕاساون. بە بڕوای من ڕاستی یا وەڵامی ڕاستی ئەم پرسیارە چۆن دەتوانین هیوامان بە دۆزینەوە و چارەسەری هەڵەکان هەبێ ئەمەیە. بەدانە بە ڕەخنەی تیۆریەکان یا گریمانەکانی خەڵکی تر و ئەگەر ئێمە خۆشمان هەمان بێ بەدانە بە ڕەخنەی تیۆرەکان یا گریمانەکانی خۆمان. کاری دووەمیان زۆر باشە بەڵام وانە توانایی دەربازبوون لێی نەبێ، چونکە گەرێمە نەتوانین ڕەخنە لە ڕوانینەکانی خۆمان بگرین کەسانێکی تران کە لە جیاتی ئەمە ئەم کارە بکەن. ئەم وەڵامە دەربڕی پوختەی ئەو ڕوانگەیەیە کە من پێشنیار دەکەم ناوی عەقڵگەرایی ڕخنەئامێزی لێ بنین. ئەوە تێگەیشتنێکە ڕەوشتێکە و نەریتێکە کە ئێمە لە یۆنانیەکانەوە بە میرات بۆمان ماوەتەوە. ئەم ڕوانگەیە لەگەڵ عەقڵگەرایی یا عەقڵانیەتی دیکارت و قوتابخانەکەی و تەنانەت لەگەڵ تیۆری معریفی کانتیشدا جیاوازی زۆرە. هەڵبەت کان لە بواری ئاکاردا لە ئەپستمۆلۆژی ئەخلاقدا بەهۆی بنەمای خودموختاری یا خۆ بڕیاردانی مرۆڤ لی نزیک بۆتەوە و لەوە تێگەیشتووە کە نابێت لەسەر بنەمای گۆڕایەڵی بۆ فەرمانەکانی سەرچاوەیەکی دەسەڵات هەرچەندێک ئەو سەرچاوەیە مەزنیش بێت ئەخلاق دروست کرێ. کەواتە هەر کات لە بارودۆخێکدا سەرچاوەی دەسەڵات فەرمانێکی بە ئێمەدا لەسەرمانە بە شێوازی ڕخنەیانەی خۆمان لە ئەخلاقی بوونی ئەو فەرمانە بکۆڵینەوە. ڕەنگە سەرچاوەی دەسەڵات توانای ئەوەی هەبێ فەرمانەکانی خۆی بەڕێوەبەرێ، ڕەنگیشە ئێمە نەتوانین بەرەو ڕووی بوەستینەوە. بەڵام ئەگەر بەکردەوە توانای هەڵبژاردنمان هەبێ دوایین بەرپرسیارەتی هەر هەڵبژاردنێک کە ئەنجامی دەدەین لە ئەستۆی خۆمانە. ئەرکی سەرشانمانە بە شێوەیەکی ڕەخنەئامێز بڕیار بدەین
کە ئایا دەبێت پێڕەوی لە فرمانێکەکەین، ئایا دەبێت گوێڕایەڵی سەرچاوەیەکی دەسەڵاتبین. کان زۆر بوێرانە ئەم ئەندێشەیە دەکێشێتە چوارچێوەی ئاینی شەو و دەڵێ هەر کەسێک بە هەر شێوەیەک بوونەوەرێک وەخوا بناسێنێ و دەری بکات و بە هەر شێوەیەکە و بوونەوەرەی بۆ دەرکەوت بێ، دەبێ خۆی بڕیار بدا کە ئایا مافی سەر لە نوێ ناسینەوە یا لێتێگەیشتنەوەی ئەو دەرکەوتنەی و ستایشکردنی ئەو شتەی وەکخوا هەیە. سەیرە کان بەبوونی ڕوانگەیەکی بوێرانەی لەو چەشنە لە فەلسەفەی تێگەیشتنی زانستیانەی خۆیدا ئەم شێوازە واتە شێوازی ئەقڵگەرایی و ڕخنەی ئامێزی و دۆزینەوەی هەڵا لە ڕێگای ڕەخنەوەی نەگرتووەتە بەر. من لەوە دڵنیام کە تەنیا وەرگرتنی ئاعتیباری گەردووناسی نیوتن ئەو ئاعتیباری لەو سەرکەوتنە تا ڕادەیەک بڕوانەکراوەی ئەو گریمانەیە لە تەحەمولکردنی ورترین تاقیکردنەوەکانەوە سەرچاوەی گرت بوو. نەیهێشتووە کە کان لەوێش شێوەیەکی لەو چەشنە هەڵبژێرێ. ئەگەر ئەم خوێندنەوەیە بۆ فەلسەفەی کان دروست بێ ئەقڵگەرایی ڕەخنەگرانە کە من لایەنگریم، جیا لە کامڵکردنی تیۆرە ڕەخنەیەکەی کان شتێکی دیکە نابێ. ئەنشتاین ئەمکارەی مسۆگەر کرد و سەلماندی کە گریمانەی نیوتن سەرڕای سەرکەوتنە مەزنەکەی زۆر وێدەچێ هەڵەبێ. سەرنجام من بەم شێوەی وەڵامی پرسیارەکانی ئەمە لەکوێ دەزانی سەرچاوە یا بنەمای ئیدیاکەی ئێوە چییە؟ چ ڕوانین گەلێک ئێوەی گەیاندوەتە ئێرە دەدەمەوە؟ نازانم ئەم ئیدیایە تەنیا گریمانێکی سادە و ڕوت نییە. ئەو سەرچاوەیان سەرچاوانەی کەویان پێکهێناوە چەندی سەرچاوی گوماناوی و زۆر و زەوەند و تەواو پێدەچێت کە تەنانەت من نیوەشیانم بە بیردا ناتوێ. بە پێچەوانەوە گەرێوە حەستان بۆ مەسلەیە کە من هەوڵم داوە ڕێگاچارێکی بۆ بدۆزمەوە، ئەوە دەتوانن بە ڕەخنەگرتنێک تونتریش بێ لە کارەکەی من درێژە بە کارەکە بدەن. ئەگەر توانیتان بگەن بە تاقیکردنەوەیکی ڕەخنەگرانە کە بە بڕوای ئێوە بتوانێت ڕوانگەی من یا ڕوانگەکەی من ڕەت بکاتەوە، ئەوە بەو پەڕی حەزوو بە هەموو توانامەوە بەشداری ئەو کارە دەکەم کە بۆ ڕەتکردنەوەی ڕوانگەکەم ئەنجام دەدرێ. بە هیچ شێوەیەکەم وەڵامە جیا لە ڕوانگە زانستیەکان ناتوانێت بە واتای دژ بە ڕوانگەی مێژوویی بەکاربێنرێ. ئەگەر گریمانەی من لە زۆری مێژوویی بوایە سەرچاوەکان دیارە نەک بە واتای دوایین سەرچاوە، ئاشکرایە کە لە تاقیکردنەوەی ڕەخنەگرانەی ئاعتیباری ئەودا ڕۆڵێکی دەبوو. بەڵام هەروەک پێشتر وتم بنەمای وەڵامەکەی من هەر ئەمەیە. ئێستا ئیتر کاتیەوە هاتووە ئەنجامگیریەکانی ئەبستمۆلۆژی توێژینەوەیی و لێکۆڵینەوەی خۆمان ڕیزبەندی بکەین. من ئەم ئەنجامگیریانە بە شێوەی زنجیرەیەک لەسەر بنەمای تێز نیشان دەدەم. یەکەم، دوایین سەرچاوەی ناسینبوونی نییە. نابێ هیچ سەرچاوەیەک هیچ هێمایەک پشتگوێ بخەین و دەبێت تەواوی ئەوانە تاقی بکرێنەوە تەنیا لە بواری مێژووییدا نەبێ. ئێمە بە گشتی ڕاستیەکان تاقی دەکەینەوە نەک سەرچاوە هەواڵگریەکانی ئەو ڕاستیە. دووەم، نابێ پرسیاری دروستی ئەبستمۆلۆژی لەمەڕ سەرچاوەکان بێت. بە پێچەوانەوە دەبێ بپرسین ئەوەی کە بانگەشەی بۆ دەکرێت ڕاستە، ئایا لەگەڵ ڕاستیەکاندا دێتەوە؟ ئەو کات تێدەکۆشین هەتا بە باشترین شێوە کە دەتوانین بە هەڵسەنگاندن و تاقیکردنەوەی ڕاستەوخۆیان لە ڕێگەی هەڵسەنگاندن و تاقیکردنەوەی ئەنجامگیریەکانەوە ئەوەی کە بانگەشەی بۆ دەکرێت چارەسەر بکەین. سێەم، زۆر کار هەن کە دەکرێت شیاوی ئەم زۆرە تاقیکردنەوەی بن. یەکێک لە پرۆسە تایبەتیەکانی ئەم توێژینەوە ئەوەیە کە بزانین ڕوانگەکانمان لەگەڵ بینینەکانمان دێنەوە، بەڵام هەروەها دەکرێت بۆ وێنە هاوئاهەنگی دەرونی و کۆکی سەرچاوە جۆرا و جۆرە مێژوویەکانیش تاقی بکرێنەوە. چوارەم، ئەگەر ناسینی زگماکی بخەینە لاوە، ڕوون و ئاشکرایە کە نەریت چ لە ڕووی چەندایەتی و چ لە ڕووی چۆنایەتیەوە گرنگترین سەرچاوەی زانایی ئێمە زۆربەی ئەو شتانی دەیزانین لە ڕێگەی پەیوەندیەکان، خوێندنەوەی کتێبەکان و هەروە بە فێربوونی ڕەخنەگرتن بە تەحەموڵ و قبوڵکردنی ڕەخنە و بە ڕێزدانان بۆ حەقیقەت فێری بووین. پێنجەم، لەبەرەوەی نەریت بنەمای زۆربەی سەرچاوەکانی ناسینی ئێمەیە، کەواتە دەبێت دژە نەریتخوازی وەک ڕوانگەیەکی بێبەرهەم بەڕەتکراوە بزانین. بەڵام ناتوانین ئەمە بە بەڵگەی پشتیوانیکردن لە نەریتخوازی بزانین. هەر بەشێک لە زانایی سەرچاوەگرتوو لە نەریت پێویستی بە تاقیکردنەوەیەکی ڕەخنەیی هەیە و پێش دەچێت کە ڕاست نەبێت لەگەڵ ئەوەشدا مەحاڵە بە بێنەریت ناسین مسۆگەر بێت. شەشەم، ناکرێت لە هیچەوە لە لاپەڕەی سپیەوە ناسین دەست پێ بکرێ یا هەر تەنیا بە پشکنین قەناعەت بکەین. حوتەم، لە تیۆری ناسیندا ئەپستمۆلۆژیا ڕوانگە گەشبین و ڕەشبینەکان وەک یەکەڵن. چیرۆکی ئەشکەوتەکەی ئەفلاتون ڕاستە، نەک ڕوانگەی گەشبینانەی وە بیرهێنانەوە
گەرچی دنیای شتە دیارەکان لە سێبەری سەردیواری ئەشکەوتەکان دروست بووە، بەڵام بەردەوام هەمومان دەمانەوێت لەوان واوەتر بڕۆین. تەنانەت وەک دیمۆکریت دەڵێ ئەگەر حەقیقەت لە قوڵایی ئەشکەوتێکدا حەشار درابێ، ئێمە دەتوانین ئەو ئەشکەوتەش بگەڕین و بیپشکنین. هەشتم، نەبینین خاوەن ئێعتیبارێکی ڕەهایە و نەبەڵگەهێنانەوە پشکنین و خەیاڵ هەردووکیان ڕۆڵی یەکلاکەرەوەیان لە ئەستوێ، بەڵام ناکرێت تەنیا قەناعەت بەوانە بکەین ئەمانە دەتوانن زۆر ڕوون و ئاشکرا چەندین شتمان بۆ دەرخەن، بەڵام لە هەمان کاتیشدا دەتوانن تووشی هەڵەشمان بکەن. نۆیەم، ئەگەر ڕۆشنی لە خۆوە بایەخدارە، ئەوە وردبوونەوە و تێڕامان حکمێکی دیکەی هەیە. پێویست ناکە زۆرتر لەوەی کە مەسەلەیەک پێویست دەکا و دوای ڕۆشنی بکەوین. لە زمان واتە لە گفتاردا ڕۆشنی لە خەیاڵێک زیاتر نییە. ئەو مەسەلانەی کە سەرکاریان لەگەڵ واتایان پێناسەکردنی وشەکاندا هەیە، لەگەڵ واتە یان پێناسەکردنی وشەکاندا هەیە کەم بایەخن. بەم جۆرە خشتەی ئەندێشەکان هەرچەند ناوێتەکردنێکی پەیوەندیداریان هەیە لە یەکێک لە ستوونەکاندا، توخونگەلێک پیشان دەدەن کە بایەخیان هەیە لە ستوونی دووهەمدا. دەیەم ڕێگاچارەی هەر مەسلەیەک خۆی دەبێتەوەی دروستبوونی چەندین مەسلەی نوێ کە دەبێ ئەوانیش چارەسەر بکرێن. بایەخی مەسلەیەک پەیوەندی بە یەکەم کێشە و بوێرانەبوونی ڕێگاچارە پێشنیارکراوەکەوە نییە. هەرچی زیاتر سەبارەت بە جیانشت فێربین، هەرچی ئەم فێربوونانەش قوڵتر بن، هۆشیاری ئێمە لەو شتانەی کە نایزانین تێگەیشتن لە نەزانی ئێمە زیاتر دەبێ و وردبوونەوە و ڕۆشنیەکی زۆرتر بەخۆوە دەگرێ. لە ڕاستیدا سەرچاوی گەورەی نەزانی ئێمە لەوەیە کە بە دڵنیاییەوە تێگەیشتنی کۆتاییەکی هەیە و لە کاتێکدا کە پێی جەبر نەزانی ئێمە سنووری نییە. ئێمە کاتێک پێی بە پانتایی ڕوبەری نەزانی خۆمان دەبین کە دەڕوانێتە پانتایی لە بنەهاتووی ئاسمانەکان. ئەگەر ئەم ڕاستیە سادەیی لایەنەکانی جیهان تاکە هۆکاری نەزانی مرۆڤ نەبێ، لانی کەم یەکێک لە هۆکارەکانێتی. ڕامسی لە بەشێکی سەرنجڕاکێشی کتێبی بنەمای ماتماتیکدا دەنووسێ: لە بوارێکدا من وەک برادەرەکانم بیر ناکەمەوە، ئەویش ئەوەی کە لایەنە فیزیاییەکانی هیچ شتێک کاریگەریەکی ئەوتۆیان لەسەر من نییە. بەربڵاوی ئاسمانەکان هیچ هەستێکی سووکێتیم تیا پێک ناهێنن، بە دڵنیاییەوە ئەستێرەکان گەورن، بەڵام نەدەتوانن بیر بکەنەوە و نەدەشتوانن سۆز بگۆڕنەوە. لە کاتێکدا ئەم تایبەتمەندیانە لە ڕەهایی لایەنەکان زۆرتر کارم تێ دەکەن. من هیچ شانازیەک بە کێشی 105 کیلۆی خۆمەوە ناکەم. من پێم وایە دۆستەکانی ڕامسیش سەرنجی گاڵتەجاربوونی لایەنە فیزیاییەکانیان داوە. لەگەڵ ئەو بیرکردنەوەشدام کە ئەگەر ئەوان لە ئاست بێکۆتاییبوونی ئاسمانەکاندا هەستیان بە سوکایەتی کردووە، لەبەر ئەوە بووە کە ئەویان بە دەربڕی نەزانی خۆیان زانیوە. خاڵێکی دیکە هەیە کە حەز دەکەم تاوتوێی بکەم. کاتێک بە ناچاری تیۆرێکی فەلسەفی بەوەی ناڕاستبوونیەوە وەلاوە دەنین، هەندێک جار واڕێک دەکەوێت کە ئەگەر وەک پێویست بینەوە ئەندێشەیەکی ڕاستی تێدا دەبینینەوە کە شایانی پاراستنە. ئایا دەکرێت لە ڕوانگە سەلمێنەرەکانی بوونی دوایین سەرچاوەی ناسینیشدا بە تێگەیشتنێکی لەو چەشنە بگەین؟ وا دیارە بەو شێوەیەیە ئەوەش بڵێم کە ئەو تێگەیشتنە یەکێک لەو دوو تێگەیشتنە سەرەکیەیە کە لەگەڵ قبوڵکردنی تایبەتمەندی سەر و سروشتی بوونی سەرچاوەکانی ناسین یەک دەگرێتەوە. بە بڕوای من یەکەمین تێگەیشتن لەم تێگەیشتنە ئاڕاستە و دووەم تێگەیشتن ڕاستە. ئەم بۆ چوونە هەڵەیەکە دەبێ ئێمە تێگەیشتووی ئەم بۆ چوونە ببورن هەڵەیە یا هەڵەیەکە دەبێ ئێمە تێگەیشتووی یان ڕوانگەکانی خۆمان بە چەندین بەڵگەی ئیجابی، واتە ئەو بەڵگانی کە بتوانن سەلمێنەری ڕوانگەکان بن، یان لانی کەم ئەگەری ڕازبوونی ئەوان بەرزکەنەوە و هەرچۆنێک بێ بە چەندین بەڵگەی باشتر لەو بەڵگانەی کە تا ئێستا تیۆرەکان توانای تەحملی ڕەخنەکانیان نەبووە پاساو بدەین. بە بڕوای منە مەندێشەیە دەبێتەوەی دەستبردن بۆ دوایین سەرچاوە، بۆ ناسینی حەقیقەت یا دەست بەدامێنی سەرچاوەیەک دەبێت کە وەکی دیعا دەکرێت لەم بوارەدارجی بڕوایە. تەنانەت بەبێ ئەوەی پێناسەیەک بۆ ناوەڕۆکی ئەو سەرچاوەیە کە ڕەنگە مرۆیی بێ وەک بینین یا عەقڵ و یان سەر و مرۆیی سەر و سروشتیەوە کرابێ. ئەندێشەی دووەم کە ڕاستڵ گرنگی یەکلاکەرەوەی ئەوی نیشانداوە ئەوەیە کە هیچ دەسەڵاتێکی مرۆیی ناتوانێت بە فرمان حەقیقەتێک دروست بکە. ئێمە دەبێت لایەنگری حەقیقەت بین.
لەبەرەوەی مەزنی بەدەسەڵاتی مرۆڤ دەبەخشێ. ئەم دوو بۆچوونە پێکەوە ئێمە هانەدەن بۆ ئەم ئەندێشەیەی ئەنجام کتوپڕە کە بە ناچاری سەرچاوەکانی ناسینی ئێمە سەر و مرۆیین. بەڵام لەم ڕوانگەیە شیاوی فێڵبازی و ئەنگیزەیەکە بۆ کەڵک وەرگرتنی زوڵم و زۆر بە دژی ئەو کەسانەی کە جەختکەرانە ڕوو لە ناسینی خوایی حەقیقەت وەردەگێڕن. بەداخەوە تاقمێک کە بەڕاستی دژی ئەنجامگیری گەلێکن لەو چەشنن. فکری یەکەم بڕوابوون بەوەی کە بە دوایین سەرچاوە بۆ ناسین هەیە بە ناڕاست نازانن. بە پێچەوانەوە ئەندێشەی دووەم واتە و ئەندێشەیەی کە حەقیقەت دەسەڵاتی مرۆڤ بەرز دەکاتەوە ڕەت دەکەنەوە. بەم جۆرە ئەندێشەی تایبەتمەندی عینی بەرچاوی ناسین و بوونی چەند پێوانەی هاوبەش و گشتی ڕەخنەیی و عەقڵانی بە ناڕاست دەژمێرن. بە بڕوای من ڕەوایە واز لە ئەندێشەی دوایین سەرچاوی تێگەیشتن بێنین و ئەوە قبوڵ بکەین کە تێگەیشتن سەرلەبەری شتێکی مرۆییە و لەگەڵ هەڵەکانمان. حکومدانە پێشوەختەکانمان خەون و ئاواتەکانمان ناوێتە و تەنیا ئەوەمان لە دەستدێ کە تا گەیشتن بە حەقیقەت لە تێکۆشان نەوەستین. دەکرێت ئەوە قبوڵ بکەین کە زۆر جار ئەم هەوڵانە لە ئیلهامیش بەهرەمەندن، بەڵام دەبێت ڕەشبین بین بەو بڕوایەی بە هەر ڕادەیەک ڕاستەقینەش کە بە بایەخی خوایی یا ناخوایی ئیلهام هەیە. ئەگەر بەم جۆرە تێگەیشتین کە لە سەرانسەری پانتایی ناسین تا دوورترین شوێن کە ناسین دەتوانێت لە نەزاراوەکاندا بچێتە پێش، هیچ دەسەڵاتێک نییە کە ڕەخنە هەڵنەگرێت. ئەو کات دەتوانین بە دوور لە مەترسیەم بیرۆکەیە وەربگرین کە حەقیقەت مەزنی دەبەخشێ بە دەسەڵاتی مرۆڤ و ئەمەش پێویستیە، چونکە ئەگەر بەم شێوەیە بیر نەکەینەوە نەیاسا و ڕێخەرە بابەتەکانی لێکۆڵینەوە، نەڕەخنەگرتن لە گریمانەکان، نەهەوڵدان بۆ دۆزینەوەی نەزاراوەکان، نەگەڕان بە دوای زاناییدا، هیچ کامیان بوونیان نابێت. بەم شێوەیە هاتینە کۆتایی خوێندنەوەی پەرتووکی سەرچاوەکانی زانایی و نەزانی لە نووسینی کارڵ پۆپە، وەرگێڕانی ناسری سەڵاحی لە خوێندنەوەی جیاد و ئامادەکردنی ئاوات.